وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم شەو شەرایطە بەشداری بوون من لە دادگاه ئەنفالیان فەرقەکە لەگەڵ شەوانێکی ترە و هەروەها دادگاه قیامەتیانە هەڵەبجە بەردەوام ئەکەین دوای ئەوەی کە تۆزێک قەبارەی ئەنفالیان دەرتێرین. ئەم دیبەیتەی ئێستا مقدمەیەکە لە دادخواستە کە بۆ ئەنفالیان ئەنجامەدرێت بۆ خاتریەوەی کە ئێمە بزانین ئەم دادگاهە و تریبوناڵە ڕایگشتی ومەتە کوردیە بە کامە دادخواست و دادنامەوە گەرە کێسی ڕوبڕوویە ئەم فاجعە و ئەم جینۆسایتە سیستەماتیکە بوێتەوە. هەر بۆیە دادگاه یەک و دادگاه دوو و ئەم مقدمەی دادخواستنامە تەکمیلکەرەوەی ئەم جەریانن کە ئێمە ئەتوانین بە ذهنیەتێکی شەفاف و بفامین کە لەسەر مەقولەیە ئەنفال لەکوێ وێسیاگین و ئێشێ لەکوێ دەستی بۆی. پس من لەم مقدمەی دادخواستی ئەنفالیانە سعیەکەم بە مێژوویەکا بڕۆم کە ئەگات بە ئەنفال و ئێستەی کە ئێمە واینتەیە. سەرەتا لە جێگەی کە دەست پێ بکەم کە جێگەی زیستی و حیاتی ئێمە ئمڕۆ لە تریبونەکانە جۆرا و جۆرە جەهانە بەناوە خاوەرەمیانە، شەرق ئەوسەط، ڕۆژهەڵاتە ناوەڕاست و میدڵ ئیست باسەکرێ. خودە ئەم ناوە کە لەسەر ئێمە نەریاگە و ئێمە خۆمان بە خۆمان هەر ئەمە ئێژین و تۆ هەر کەسێک ئەگری لەم سەرزەمینە ئێمە بەم تێرەتۆریە بەم قەڵەمڕەوە ئێژێت خاوەرەمیانە یا ئێژێ شەرق ئەوسەط یان ئێژێت ڕۆژهەڵاتی نێوەڕاست. سوالە گەورە ئەمەسە کێ ئەم ناوەی نیاگە سەقەی ئێمە و کێ ئەم ناوەی بەسەر ئێمە سەپاندگە و ئێمە بۆچی ناوێکی ترمان نییە و ئایا ئێمە هیچ وەخت بە درێژاییە ئەم مێژووە بەم بەشە لە خاکە گۆی زەمینە هیچ ناوێکمانداگە. بزانن ناوچە نییە، تەپۆڵکە نییە، دۆڵ نییە، شاخ و داخ نییە کە ناوی پێوە نەوێت و ئێمە ناومان نەنابێت. ئەی چۆنە ئێمە بە پانتاییە ئەم سەرزەمینە ناومان دروست نەکردگە و خۆمانمان بانگ نەکردگە. ئالەگراسە کە تۆ پێی ئەوەیت ئەو شتەی کە ئمڕۆ پێ ئێژن خاوەرەمیانە، میدڵیست، شەرق ئەوسەط، قەبلەن ئێمە ناومان نیاگە کوردەوار و کوردەواری ناو بووگە. بەڵام ئەتفاقی کەوتگە ئێمەمانان لە ساڵی 2021 ژیانەکەین. ئەم قسانە لە ساڵی 2021 ئەکەین. ئەکسەرەتی ئێمەمانانێک کە مخاتبە ئەم دیبەیتانەی ئێمەن کەسانێکن کە تەمەنیان تەمەنێکە کە ئەخوات بە دەورانە معاسر و لە ناوە دەوڵەتەکانە ئمڕۆژینە گەورە بووگن، پەروەردە بووگن و لە ژێرە ئەلفاز و کەلەماتێکا خەریکن ژیان ئەکەن و ئەڕۆنە پێشەوە کە تا بە ئمڕۆ لەلایەنە ئەم دەوڵەتانە سەپێنریاگە بەسەر ئێمەمانانە. ئێمە تووشی ئەناکۆرۆنیزم بووگین. ئەناکۆرۆنیزم یعنی پەرێشانیە زەمەن. ئێمە وەختی باس لە شارەکەین بە پێوانەی ئەمڕۆ باس لە شارەکەین، وەختی باس لە دنیا ئەکەین بە پێوانەی ئەمڕۆ باس لە دنیا ئەکەین، وەختی باس لە کۆمەلگا ئەکەین بە پێوانەی ئەمڕۆ باس لە کۆمەلگا ئەکەین. مەسەلەن ئێمە لە بیرمان چووگەسۆ کە لە ساڵە 1900دا و لە سەردەمە شەڕە جیهانیە یەکەمە سەرزەمینە نەجد و حیجاز کە ئەمڕۆ پێئێژن عەرەبستانە سعودی لە بهترین حاڵەتە بە ئرفاقێکی گەورەوە ڕێژەی جەمعیەتەکەی 500,000 کەس نییە. یان وڵاتی وەکو ئەردەن کە ئمڕۆ بووگە بە وڵاتێکی مەلەکی و خاندانە هاشمیە کلیدارە حرەمەینە شەریفەین لەلایەنە بریتانیا هاوریاگن و دانریاگن و ئەوە حدودە 100 ساڵە لەوێ حکوومەت ئەکەن 250,000 نەفەر جەمعیەتی نەبووگە ئوردونە هاشمی و بیابانێکی لەم لیەزرع بووگە و جەمعیەتێکی فرەکەمی بەشەریتیا بووگە. بەڵام ئێمەمانان لە دنیای ئەمڕۆە بە وەختە ئەمڕۆ ئەنوارینە ئەردەن
وعمان ئەبینین و شارەکانی تر ئەبینین ئەسڵن ناڕواتە ناوە مێشکمان کە سەرزەمین ئەردەن شاری تیا نەبووگە و شاری نەبووگە و ئەم قەبارەیە دەوڵەتە بریتانیا دایئەنێ و بریتانیا ئەردەن دروست ئەکات و لە سەدا 50 زیاتری دانیشتوانە ئەردەن فلستینین لە ئەسڵا یعنی ئەو جێگەی کە ئەمڕۆ پێئێژن فلستین. ئەناکۆرۆنیزم دەردێکی خراوە کە ئەکسەریەتە ئێمەمانانێک کە مردمین و خەڵکین تووشە بحرانمانەکە. بێنە سەرە دەوڵەتە سووریە. دەوڵەتە سووریە لە ساڵەکانە 1970دا سەرزەمینە سووریە و سەرزەمینە شام جەمعیەتی 2 ملیۆن نەفەر نییە. ئەوەی کە تۆ ئیمڕۆ تەحتەناوە جەهانە عەرەب و زاوزێی عەرەب ئەیوێنیت یان ئەو بێشەرەفنامەیەی تەحتەناوە شەرەفنامە شەرەفخانە بدلیسی نووساگێسی و لە دەستپێکەکەیە ئێژێت خەڵکی کورد وەنە کولە زاوزێ فرە ئەکەن ژن فرە ئەخوازن وا دیارە لە توولە تاریخە مەعاسرا بۆ ئێمە دەرکەوت ئەوەی زاوزێ فرە ئەکا تورکە و عەرەبە و ئەو شتەسە کە معلوم نییە کیس پێی ئێژن فارس ئەوان زاوزێ فرەکەن چون ئاخرین ئامارە جەهانە عەرەب بە تەمامە کەشوەرەکانە شمالە ئەفریقا و بە تەمامە وڵاتانێکی ترۆ کە ئەمڕۆ لە ناوەستەیتە عەرەبیە مەوجودن 240 ملیۆن نەفەرە 240 ملیۆن نەفەرە بەڵام لە ساڵی 2014 ڕقەمە حەشیمەتە ئومەتە عەرەبی ئەگاتە 370 ملیۆن و پێشبینیە کرێ تا ساڵی 2025-2030 سەر بدات لە 9 ملیارد جەمعیەتە عەرەب. بەڵام تۆ لە سووریەیەکە لە ساڵ 1900 تا 1920 2 ملیۆن نەفەر جەمعیەتت نییە یا حەشیمەتت نییە یان ئەوەی کە پێی ئێژن عەرەب مەوجودیەتی نییە. بزانن ئەوەی کە ئێمەمانان لە ژێرە ناوە دنیای جەدیدا تووشە ئەناکۆرۆنیزم ئەکا ناتوانین بفهمین شێوەی ژیان لەم سەرزەمینە کە من وتم پێی ئێژن شەرق الئەوسەت پێی ئێژن خاوەرمیانە پێی ئێژن میدڵ ئیست و یەک نەفر لە خۆی ناپرسێ ئەرێ ئێمە خۆمان بە خۆمان ئێژین چی؟ لە کاتێکا ئێمە بۆ هەر دۆڵێک و هەر تەپۆڵکێک و هەر شاخێک و هەر منتەقەیەک و هەر شەخەڵێ ناوماندانیاکە چۆنە کە بە ئەم سەرزەمینەوە بە ئەم قەڵەمڕەوەوە بە ئەم تێرۆتۆریە ناوماندانەنیاکە کە من ئاماژەم پێکردەم تێرۆتۆریە ناوی کوردەوارە ئەوەی کە ئێوە فەرامۆشی ئەەکەن ئەمەسەکە هەروە کە ڕێژەی جەمعیەتی ما بەقیەکەم بووگە لەم سەرزەمینە ڕێژەی جەمعیەتە ئێمە بە نیسبەتی ئەوانەوە ڕێژەیەکی زیاتر بووگە و شێوەی ئەسڵیە ژیانە ئێمەمانان کۆچەری بوون بووگە ئەوەی کە ئێوە مەدە نەزەری ناگرن ئەوەی کە ئێوە وە بەرچاوتان ناکەوێ ئەمەسە ئێوە ئیمڕۆ بە تعریفە شارە ئیمڕۆ گێژ بووگن دەنا ئێڵێک عەشیرەیەکی کوردی کە ژیانی خۆی بردگە سەر ڕێوە ئێڵێکی کۆچەری بووگە بە مەسیرێک زیاتر لە 2000 کیلومتر 1000 کیلومتر کۆچی کردگە یعنی ئاڵەفجەڕی بووگە و فەسڵ بە فەسڵ خۆی گەیاندگە سە ئاڵەفجەڕێکی تر بۆیە تۆ وەختی ئێڵێک دائەنیت و وەختی ئێڵێ شێوەی ژیانە ئێڵی لێ ئەگۆڕیت ببەخشن هۆزێک خێڵێک شێوەی ژیانی هۆزی لێ ئەگۆڕیت یەک اتفاقە کەفێ و ئەوە خەڵک سەیری ناکات ئەویش ئەوەسە ئەم هۆزە و بە ئیلتیجای 1000 کیلومتر کۆچی کردگە و جاران ئەگەر کەسێک پەلاماری ئەم ئاڵەفجەڕ و مێرگزارەی بدایە شەڕیان لەگەڵیا ئەکردووەنیان ئەهێشت وەختی تۆ هۆزێک نیشتەجێ ئەەکەی تەمامە ئەم سەرزەمینەی لە دەست دەرتێریت حاکمیەتی نامێنێ و ئەو جەمعیەتەشی نییە کە تێ بخات و تۆ بفەهمی کە ئەگرا کوێ بووکە تۆ ناگەهان سووریەیەکە بۆ دروست ئەەکەن هەل لە لازقیە و دەمەشق و گرتگە لە 12 جەمعیەتەکەی ئەم ڕۆژیش عەلەویە ووا لە ژێر دەسە عەلەویانە بەڵام ئەم سەرزەمینە وەسیعەکە کە سەرزەمینە کوردەوارە بە تەورە مطلق لە مالکیەتە ئومەتە کوردی دەرتێت و ئومەتە کوردی تەبدیل ئەکرێ بە قەوم لەگرا من ئێوە ئەگەڕێنمەوە سەردەمانە جەریانێک کە پێی ئێژن جەنگە جەهانیە ئەووەڵ بزانن تۆ هاوکاتە تەکە جەنگە جەهانیە ئەووەڵە
شتێکت هەست بەناوە ئیعلامیە بالفۆر. ئیعلامیە بالفۆر کە خانەوادەی ڕۆشچایلد لە ژێرە ناوە نگاهە سەهیۆنیزمە هان بە شوێنە سەرزەمینە مادەریە و سەرزەمینە دایکیە. لەبیرتان نەچێت حەزبە سۆسیال نازیە ئاڵمان بۆ یەهودیان چەندین جێگە دەرنەزەرەگرێ کە کۆچ بدرێن. یەکێکیان مادەگاسکارە، یەکێکیان لای ئەرژەنتینە، یەکێکیان منتەقەی سیبری ڕووسیەست. ئەمە جەنگە جەهانیە دووەمە. بەڵام هەر لەو سەردەمە یەهودیەت بە شوێنە سەرزەمینە مادەریە گەڕی. ئێوە ئیشە بزانن دروستکردنە یەهودیەت و زایۆنیزم بۆ کێس بۆ خاتەی وەسە کێ دروستکە. بزانن مهمترین پێگەی عەرەب ئیشێ سەرزەمینێک بێ کە بە ئیسلاح ئیسلامی لێ هات بێت. ئەم سەرزەمینە نە ناوی عەرەبستانە، نە وڵاتە عەرەبیە، نە وڵاتە عەرەبی معنای هەست. ئەم سەرزەمینە ناوی نەجد و حیجازە. سەرزەمینە نەجد و سەرزەمینە حیجاز. جەمعیەتە ئەمانە نە ڕێژەیەکی بەرچاوە، نە ڕێژەیەکی گەورەز، نە دیارەوە نە پێشچاوەکەوێت. ئەکسەریەتە جەمعیەتە جەهانە عەرەبیش وا لە شمالە ئەفریقا، وا لە وڵاتەکانە ئەلجەزایر و میسر و تونس و مەراکش و یا مەغرب و پاشان سوودان و پاشان چاد. ئەی ئەم سەرزەمینە کە ئەمڕۆ پێژن خاوەرەمیانە ئەمە کێتیا بووگە؟ مەشایە کێ لە بین بووریایە؟ مەشایە ماهیەتی لە سەرزەمین کوردەوار بگۆڕیایە بە شەرق الئەوسەت، بگۆڕیایە بە میدڵ ئیست و بۆیە ما بەقیە گشتی حەزی پێکن. یەکەم دەوڵەتێکە لە گرادای ئەنێن دەوڵەتە ئێرانیە، دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانیە. یەکەم دەوڵەتە یەهودی جەهانی لە سەرزەمینە کوردەوارە دەوڵەتە ئێرانیە. دووەم دەوڵەت کە قەبارەی دەرتێرن دەوڵەتە یەهودیە خەزەریە تورکە. ئەوەی کە ئێوە بەم جێگە ئەگەیەنێت تەماشاکردنە تاریخە جوولەکە نویسە. بابزانن لە تاریخە جوولەکە نویسێکا کە ئیمپراتوریەتە عوسمانی و ئیمپراتوریەتە سەفەوی دروست ئەکا بۆ ئێمە لە تاریخە، لەم سەرزەمینە کوردەوارە هیچ وەخت دوژمنی شمارە یەکی ئیمپراتوریەتە خلافەتە عوسمانی ئیمپراتوریەتە سەفەوی نەبووگە. هیچ وەخت ئەم خلافەتە عوسمانیە کە قەرارە قەبکات بە ئەم مەسیحیەتە و قەرارە ئەم ئوروپا بخوا و شەڕ ئەکاتەکەم ئوروپا، هیچ وەخت پەلامارێکی جددی ئیمپراتوریەتە سەفەوی نادات. هەر بەم دەسەوە بێن لە عەسرە معاسرە دوو وڵات بە یەک و سنوور لا ئەوەن، یەکێکیان ئێرانە، یەکێکیان تورکیەس. فيما بين ئەم دوو وڵاتە ویزا معنای نییە و تۆ بەڕەوا دید ئەتوانی بڕۆی لە تورکیە دانیشی و سێمان بێسی و بە هەروە لە ئێرانیش. یەک نوکتە بۆ ئێوە زۆر مهمەوە دەبێ بیزانن. دەوڵەتە تورکە گەردەن کەشە ناسیۆنالیست، دەوڵەتە تورکە تورانی. بۆچی؟ تەنیا دەوڵەتێکە لە منتەقا هیچ کێشەیەکی لەگەڵ نەوەوی بوونە ئێرانان نییە. بزانن تەنیا دەوڵەتێکە ئێوە گەواه ئەدەن لە ئەم سەرزەمینە کوردەوارە بەرامبەر بە نەوەوی بوونە دەوڵەتە ئێران نە ئەترسێت، نە لە بەرامبەریا ئەوێسێت، نە ئەیکا بە پرۆپاگاندا، دەوڵەتە تورکیەست. سوال بۆ عەرەبستانە سعودی و مسر و ئیسرائیل لە ئێران ئەترسن بەڵام تورکیە ناترسی؟ بۆ تورکیە لە هیچ قەتنامەیەکا بەرعەلەیهە ئێران نییە بۆ چەکە نەوەوی بەڵام و هەستەیی، بەڵام ما بەقیە هەن. ئەمانە بەدە نەزەر بگرن تا ئێمە بەو تەحلیلە بگەین کە گەرەکمانە بەحسی بکەین. لە 200 ساڵە ڕابردووە شروعەکەن بە دروستکردنە دوو دەوڵەت لە ناوە سەرزەمینە ئێمە تحت ناوە دوو ئیمپراتوری. ئیمپراتوریە قاجاریە، مەمالەکە مەحروسەیە قاجاریە و ئیمپراتوریەتە عوسمانی لە سەرزەمینێکا کە ئەکسەریەتە قاڵبە بازیگەرانە منتەقە ئومەتە کوردیە و لە کنارە ئەمە مشتێ حەواشین تحت ناوە ئەعراب. ئەعرابێکە نە قەبارەیان هەست،
نحزارت و نتەمەدونیان هەست و بێجگە لە مەتنێکی منسوب بەناوە دین ئیسلام هیچێکیان نییە بەدەسەوە و هیچ سەروەریەک و هیچ قودرەتێکیان نییە. ناگەهان ئەم عەرەبانە لە ژێر ڕاهنمایی دەوڵەتە بریتانیا بەناوە جنبشە ناسیۆنالیستی لۆرەنسە عەرەبستان سەر دەرتێرن کە گویا قەرارە بگەڕێنەوە سەرە ئەسڵە قودرەتە ئیسلامیە عەرەبێک کە جەهانی فەتح کردگە و ئەوی سەردەمانە پێغەمبەرە ئیسلامە و ئەویش بە چییە؟ بە عەرەببوون و عروبەس. عروبە چییە؟ عروبە عیبارەتەن ئەز ناسیۆنالیزم زوانی و هەر کەسێک کە عەرەبە و عەرەبی قسە ئەکا جزء ئومەتە عەرەبیە و ئەم جزء ئومەتە عەرەبیە میراسێکی هەست بەناوە میراسە دینە ئیسلام. خب ئالەگرا اتفاقێکەکەوێ تۆ ئەفەهمی ئەم ناسیۆنالیزمە عەرەبە هاوکات ئێشێ دوژمنێکیش بۆ خۆی تعریف کاتەوە. تۆ ئەوێنی هاوکات لەگەڵ ئەمە بالفۆر دروست ئەکرێ و ئەم داستانە بالفۆرە کە ئەگا بە دروستکردنە کەشوەرە یەهودی لە ناوە دڵە فلستینە بۆ کێ دروست ئەکرێ و بۆ تەقویەتە کێ دروست ئەکرێ؟ بۆ تەقویەتە ئیدەیە ناسیۆنالیزمە عەرەب. هەر ئەم سەرزەمینانەی کە ئستعمارگەران تێنە ناوی بە شێوەیە ئاشکارا لە ژێرە ناوە لە ناوبردن ئیمپراتۆریەتە عوسمانی ناگەهان عێراقێک لەدایک دەرتێرن و بریتانیا ئێژێ ئستەیتە عێراق ئستەیتێکی عەرەبیە. بابزانن ئەم حەرێمە کوردستان حەلیمە کوردستانە جزء تەقسیماتە فەڕەنسە بوو و مەشیە لەسەر سووریە وایە، بەڵام بریتانیای لەکێنێ بە ئێران عێراق و گەرەکێسی عێراق بکا بە دەوڵەتێکی عەرەبی. یەکەم ئستەیتە عەرەبی کە لەدایک ئەوێت ئستەیتە عێراقە 1929 لەدایکەوێ. ئستەیتێکی بێقەبارە، ئستەیتێک کە جەمعیەتە عەرەبیشی تیا نییە بەو سوورەتە، ئستەیتێک کە شاریشی نییە. ئێوە بڕۆن تەماشای نەقشەی سامڕا و کەربەلا و مەراکزە مقدسە تەشەیوع بکەن. حاشیە زندگی شاریان نەکاتە 1 کیلومتر مربع، عکسایەکە بەجێ ماگە لە زەرفە 150 ساڵە پێش 180 ساڵە پێشە. تۆ بەغدادێکە نییە، بەغدادێک کە پێگەی خلافەت ئیسلامی بوویە نییە، تۆ یەک پردە نییە، یەک قەسرە نییە کە سابتی بکات لەم بەغدادە ئەحیانەن حکوومەتێ و قەلەمڕۆوێکی گەورەی ئیمپراتۆریەتێکی عەزیمی خاوەن تەفەکر و مەدرسە و پێگە و تەمەدون بووگە نێست حەجێک نییە. و ئەمما سووریە کە لەدایک دەریتێرن فەڕەنسەویەکان کە وەرو دەکەن بە سەرزەمینە سووریە کارێکە ئەیکەن ئەمەسە لە جەمعیەتە ئەکسەریەتە سونیە سووریە لە لەشکەر ئستعماری استفادە ناکەن و کەڵکوەر ناگرن و عەلەویانە کەمینە ئەوەنە ناوە ئەرتەشە ئستعماریە خۆیان. بۆیە تەواوە ئستراکچەرە سووریە دوای ئستقلال ئەرتشەکەی ئەکسەریەتی و سەرانە ئەکسەریەتە ئەرتەشە سووریە سەرانە عەلەویە. ئەم دەوڵەتی ئیسرائیلە کە خەریکن دروستیەکەن تا ناسیۆنالیزمە عەرەب مەعنا پەیا بکات و ئەم دەوڵەتانەی کە دەوڵەتە بریتانیا دروستیەکا وەکو عەرەبستانە سعودی سەرزەمینە نەجد و حیجاز ئەکاتە عەرەبستانە سعودی لەم وەسەتە یەک قەبارە معلومە کە قەبارەیەکی ساقە و دەست ناخوات، ئەویش قەبارەی مسرە. مسر ئەکسەریەتی جەمعیەتەکەی موسڵمانە سنین تەکە جەمعیەتێکی ئەقلیەتی قبتیە، بەڵام ما بەقیە خاوەرمیانە بە ئێستەسنایە ئەردەنێک کە دروستی ئەەکەن و بە قەبارەیە مسر دروستی ئەەکەن داستانێکی تری واتیە، فرقە جۆرا و جۆری واتیە. هاوکات لەگەڵ هەڵسانەوەی ناسیۆنالیزمە عەرەبە بە فەرماندەهیە جەمال عەبدولناسر بۆ بەرەنگارکردن لەگەڵ دەوڵەتە یەهوودە، دەوڵەتە ئیسرائیلە، دەوڵەتە قەومە بەنی ئیسرائیل، تۆ هاوکات دەوڵەتە ئێرانی ئەوێنی بە ناسیۆنالیزمە فارسی شیعی. ئەم نکتە مهمە کە من لەسەری گەرەکمە بوێسم. هیچ کەسێ ئەم سوالە گەورە لە خۆی ناکە کە ئیسرائیل بۆ دروستەکەن.
بۆچی دروستیەکەن لە کاتێکا یەهودیانت جەهان کۆچ ناکەن بۆ ئیسرائیل جەمعیەتە ئیسرائیل 4 ملیۆن نییە ئەم پێشەیە لە ناو زەخمە بۆ دروستەکەن بۆ کێ دروستیەکەن بۆ کێ تەیاری ئەکەن و ئامادەیەکەنەوە لەوێ دایەنێن بە کێ ئێشێ مەعنا بدا ئیسرائیل موجودیت بە کێ ئێشێ بدات ئیسرائیل موجودیت ئێشێ بدات بە ناسیۆنەلیزم عەرەب ناسیۆنالیزم عەرەب قرارە چ بکە قرارە بەشێکی فرە لە سەرزەمینە کوردەوار بوات لە ژێرە ناوە ئوروبا پس لەگرا تۆ ئەوێنی اتفاقێکی گەوراکەفێ هاوکاتە لەگەڵ ئەم ناسیۆنالیزمە عەرەبە تێوریسینیەکانی کێن تئۆریسیان ئەم ناسیۆنالیزمە عەرەبە بەعدەن کە لە قەبارەی حیزب بەعسە ئیشتراکی خۆی دەرئەخات بەرادەرانم مەسیحین کێ تەشویق کنندگانە ناسیۆنالیزمە عەرەبە کەمینەکانە جەهانە عەرەب کەمینەکانە جەهانە عەرەب یەهودی عەرەب مەسیحی عەرەب و باڵەکانە شیعەی عەرەبە بۆ خاتری ئەوەی کە لە ناسیۆنالیزمە زوانیە ئەمان بە هەبوونە زوانە عەرەبی دارای بەرابەری و قدرتن لە جەهانە عەرەبە و بە فرقەسازی ئەم قدرتە لەدەسەدەن تا ئێستا لەگرا ئومیدوارم تێگەی بین حاڵیمان بووێ چه خەبەرە لەذا سەریعەن شروع ئەکەن بە پاککردنەوەی شوێنەوارە دەسە ئومەتە کوردی لەم کوردەوارە و دروستکردنە قەبارەیە عەرەبی لەم سەرزەمینە کوردەوارە تورکی و فارسی دوای ئەوەی کە لە ژێرە ناوە ناسیۆنەلیزمە عەرەب دوو خەت ئەڕوات و ڕێوە لە ناوە ئەم کشوەرە عەرەبیانەی کە دروستیەکەن خەتە ئیسلامگەرایی بە سەرکردگی ئیخوان الموسلمین و خەتە سێکولار ناسیۆنالیزمە عەرەب خەتە سێکولار ناسیۆنالیزمە عەرەب تەوەسوتە ئیسرائیل شکستەخوا و شکستێکی مفتەزەحانە ئەخوا تەلاشە مەسر و سووریە بۆ یەکگرتنەوە لە ژێرە ناوە اتحاد عەرەبی لە 1961 یا 62 ئەگەر اشتباه نەکەم لە بینەچێ و جەمال عەبدولناسر دوای شکستە 1967 سەکتاکاو لە بینەچێ ئیستا هەرم ناسیۆنالیزمە عەرەبە یا قەبارەی دەوڵەتەکانی عەرەبی خەریکە دەرتێرێ و بەشێکی فرە لە هۆڤیەتە سەرزەمینە کوردەوار خەریکە لە بین ئەوات بەرەو نوکتەیەکی تر و بەرەو خاڵە وەرچەرخانێکی تر ئەچێت بزانە ئەم ئیسمانە بۆ نابودیە ئومەتە کوردی تێن و بۆ نابودیە سەرزەمینە کوردەوار تێن کە بیگۆڕن موجە دووەمە ناسیۆنالیزمە عەرەب بە ئیدەکانە میشل ئەفلەق و دەست پێەکە میشل ئەفلەق بابایەکی سووری مەسیحی خەڵکە دەمەشقە ئیدەیە ناسیۆنالیزمە میشل ئەفلەق لەلایەنە حیزبە بەعسە سووری وە جێبەجێ ئەکرێ و لە کودتایەکی سەربازی خاندانە حافز ئەسەد و خودە حافز ئەسەد قدرت لە سووریە لەدەست ئەگرێ هاوکاتە لەگەڵ ئەمە لە ستەیتە عێراقا هەمان ئەندێشە سەر دەرتێرێت و عێراقێک کە حازر نەبوو لە ئیتحادە سووریە و مسرا بوێت ئەم جارە لە ژێرە ناوە حیزبە بەعسە ئیشتراکیە عێراقیە شرکەتەکە حیزبە بەعسە ئیشتراکی لەگرا لە پرۆسەی دووەمە ناسیۆنالیزمە عەرەب اتفاقی دروستەکە اتفاقەکە ئەمەسە کەمینە بەسەر زۆرینە سوار ئەوێت بە کامە جیهاز و ماشین بە ماشینە حیزبی کەواتە لە سووریەیەکە جەمعیەتە غاڵبی ئێشێ موسڵمانە سنی مەزهەب بن جەمعیەتێکی 12% عەلەوی حاکم ئەوێت لە ژێرە ناوە حیزبە بەعسە ئیشتراکی ئەمە لە عێراق لە عێراقێک عەرەبیان بۆ کۆچان دەگە جەمعیەت قاڵبە ستەیتە عێراق مەجۆرەتی و ئەکسەریەتی شیعەس وەلێ
لەگرا لە ژێرە ناوە بەعسە ئەشتراکیە جەمعیەتە 25% سنیە عەرەب حاکم ئەوێت بەرەستەیتە عێراق. دوو کەمینە حاکم ئەوەن بە دوو تەفاوتە گەورە. یەکێک کەمینەیەکی عەلەوی لە شاخەیە شیعەیە غولات بەسەر خاکە سووریە، یەکێک جەمعیەتە سنی بەسەر خاکە عێراقا کە ئەکسەریەتە ئەم جەمعیەتە عەرەبە شیعە وا لە خوارەوەی عێراق. ئێستا ئێشە اتفاقی بکەفێ هاوکاتر لەگەڵ ئەمە کە ناسیۆنالیزمە عەرەبیە محورە مسر قدرەتی نامێنێ، ناسیۆنالیزمە عەرەبی لە هەیکەڵە ستەیتە عێراقا لە وجودە سەدام حوسێنە متەوەلد ئەوێ. بابزانن لەگرا یەک اتفاقە کەفێ و حەج کەس فکری لێ نەکردگەسۆ فازە ئەوەڵ، فازە دووەم، فازە سێوەم، فازە چوارم. پس تۆ دیت لە فازە ئەوەڵە ناسیۆنالیزمە عەرەب دروست ئەکەن و ناسیۆنالیزمە عەرەب ئەوێتە هۆی دروستکردنە نووسینگە لە ژێرە ناوە دەوڵەتە عەرەبیە بە ئەردەن و بە سووریەوە، بە عێراق و بە فلستین و بە لوبنان و بە میسر و بە ئەلجەزایر و بە تونس و بە مەغرب و ئەمە ئەوێتە هۆی ئەوە. هەر ئەم ناسیۆنالیزمە ئێشێ بتەو بوێت تا معنایە سەرزەمینی و عەرەبی پەیدا بکە. دەوڵەتە ئیسرائیلی بۆ دروست دەکەن لە بەربەرەکانیەتە کە دەوڵەتە ئیسرائیلا شکست ئەخۆن، ماهیەتە سەرزەمینە کوردەوار تەغییر پەیا ئەکا، عەرەبەکانی تر لە نەواحیەتر کۆچە دەنە ناوی ئەم سەرزەمینە تا جەمعیەتی پێپڕۆ بکەن و شارسازی یەکەن، هەروەک ئەردەنیان شارسازی کرد و دروست کرد و بە پێش چاوە هەمووتان دیتان کە سەرزەمینە لەم یەزرعە ئەردەن بێ شار ئمڕۆ تەبدیل بووگە بە وڵاتێکی مەلەکی کە 100 ساڵە خاندانە هاشمی بەسەریە حکوومەت ئەکەن. بۆ خاتری ئەوەی کە ناسیۆنالیزمە فازە دووەم لە عێراق و دەست پێ بکات، بۆ خاتری ئەوەی پرۆژەی فەرقەگەرایی لە خاوەرمیانە کلید بخوا تا وەزع سەرزەمینە کوردەوار بگۆڕن، کودتای عەبدولکەریم قاسم حمایەتە دەوڵەتە ئەمریکا یەهود جەهانی وا لە پشتە تا بتوانن مەلێک فەیساڵ بخەن. ئەمە لە بەشێکی تر لە سەرزەمینە کوردەوارە یەهود بە چڕوپڕتر داوەزێ. یەهود ناسیۆنالیزمێ دروزەکا بەناوە ناسیۆنالیزمە ئێرانی لە ژێرە ناوە تاریخگەرایی بە تاریخە کەتاوە مقدەس. دەست ئەوە بۆ شخصیەتێ بەناوە The Great Cyrus کە ئەوێتۆ کوورشە کەبیر، ماشیع و نەجات دەهەندەی یەهودیان لە دەسە بوختالنەسرە بابلی. بە دروستکردنە تاریخە ئاریابازی یەهود ساختە ئەو جارە اتفاقێکە کەفێ بە بەشێکی ئەعزەم لەم سەرزەمینە ئێمە وجهەیە ئیمپراتوریەتە ئێرانی ئەدەن و ناسیۆنالیزمێکی ئێرانی تعریفەکەنەوە کە ئومەتە کوردی ئەوێتۆ بەشێک لە قەومە حاشیەیە تەمەدونە ئێرانی. ئالەگرا داوگەی عەسڵی بۆ کورد دانین. کوردەوار ئەکەنە خاوەرمیانە، ستەیتی تیا دروست ئەکەن و لە کنارە ئەمە کورد لە مەفهومە عەزیمە کوردی و ئینسانە مخەیرە سوڵتە قبول نەکەرە ئازادە ڕەها تبدیل ئەکەن بە کوردە قەومی ئیتنیکی بە هەمان ئیلتجای ناسیۆنالیزمە عەرەبی وەکو ناسیۆنالیزمە دەڵقیەکە و نەمایشیەکەی ئوروپا. هیچ وەخت لە ئوروپا ئێمە دەوڵەت میلەتمان نەبووگە و تەمامەم کەشوەرە ئوروپایانە ئیمپراتوری ئەستعماری بووگن، یەک لەحزە لە تاریخە دەوڵەت میلەت نەبووگن، یەک لەحزە لە تاریخە نەبووگن. ئەمچێ کە ئەمانە تەحتەناوە ناسیۆنالیزمە زەبانی تێرنی ناگەهان لە سەرزەمینە ئێرانە زوانێکی زۆڵەزا بەدزینە زوانە گۆرانی و تەرکیبی تەکت دەریە و دزینە مەنابەعە دەری و تەغییرات لە ناوە مەنابەعە دەریە ناگەهان زوانێ دروزەکەن بە ناو زوانە فارسی و لە ڕێگەی دام و دەستگایە حکوومەتی و سەربازگیری و ئاموزش و پەروەرش و شێواندنە ژیانە مەردمۆ بە دەوڵەتە ڕەزاخانی ئەم زوانە بەڵاوە پێدەنە ناو مەردم.
بە پرۆژەیە متەرجمان تەرجمەکردنە هەزاران هەزار کتێو بەم زوانە شیرینی و حلاوەت ئەدەن و ناگەهان مردم فارس لەدایکەوێت. لە ژێرە ناوە ناسیۆنالیزمە ئێرانیە، ناسیۆنالیزمە ئێرانیە هەخامەنشی، ناسیۆنالیزمە ئێرانیە زەردەشتی، ناسیۆنالیزمە ئەهریمەن ئەهورە مەزدائی لەدایکەوێت و ئێمە ئەکرێنە بەشێک لە حاشیە ئەم تەمەدن ناسیۆنالیزمە ئێرانیە. دەوڵەتە ئێرانی یەکەم دەوڵەتی یەهود جیهانیە و تەکە دەوڵەتە بەنی ئیسرائیلا فەرقەکە. دەوڵەتە بەنی ئیسرائیل دروست ئەکرێت تا ناسیۆنالیزمە عەرەب مەعنا پەیاکە دەوڵەتی یەهودە ئێرانی قەرارە ئیمپراتۆریەتی یەهود بەسەر سەرزەمینە کوردەوارە دابنێت. خۆ لە ساڵەکانی هەفتاکانەوە پرۆژەی دووەمە دەوڵەتە ئێرانی دەست پێ ئەکا. ئێستا کە ئستەیتەکانی خاوەرەمیانە معنایان پەیا کردگە ئەردەنێ بە وجود هات کە سووریە بە وجود هات کە عێراقێ بە وجود هات کە دووە لە عەرەبی دروست بووگە، لیگە عەرەب دروست بووگە و ئیتحادیە عەرەب دروست بووگە. ئێستا ئێشێ مەسیرەکە بۆ گۆڕدرێت بەرەو شێواندنی قودرەتگرتنی تورکیە و ئێران. فازە دووەمە ناسیۆنالیزمە عەرەب دەست پێیەکە. فازە دووەمە ناسیۆنالیزمە عەرەب حاکمیەتە کەمینە بەر ئەکسەریەتە و لە هەیکەل سەدام حوسێنا متەبەلور ئەوێ گەورە ئەکرێ و حمایەتەکرێ. هاوکاتە لەگەڵ ئەمە ئینقلابێ لە ئێرانە دروستەکرێت تەحتە ناوە ئینقلابێ ئێران بە ڕەهبەریەتە ئایەت الله موسەویە خومەینی، ڕوح الله موسەویە الخومەینی. ئەم ئایەت الله ڕوح الله موسەویە الخومەینیە مەرجە تەقلیدە شیعەیانە وا لە ناوە عێراقا تەوەسوت ڕژیمی بەعسی عێراق ئەگیرێت، بەڵام ئازاد دەکرێت، ئەهەنرێت بۆ تورکیە، لێودە فەڕەنسا، لێودە ئەهەنرێتەوە و ئینقلاب ئیسلامیە ئێران سوورەتەگرێت. هەڵقەی ئینقلاب ئیسلامیە ئێران اتفاق گەورەی خاوەرمیانەست لە عەسرە حازرە. ظهور جمهوریە ئیسلامیە ئێرانی ئاغاز فرقەگەرایی و دروستکردنە فرقەیە مەزهەبی ئیسلامیە. کەس لە خۆی ناپرسێ ئەم سنی بازی و شیعە بازیە کی هاوردیە ناوی سەرزەمینە کوردەوار؟ کی هاوردی؟ کە ئێژم کوردەوار شەرق ئەوسەط بێرنە پێش چاوە خۆتان، ئێوە کوردەوارتان فرامۆش کردگە. کێ تێرێتی؟ کێ ئەم فرقە بازیە تێرێ؟ بزانن فاز ئەوەڵە دەوڵەت سازی بۆ عەرەب و قەبارەدان بە عەرەب و هۆڤیەتدان و شوناسدانە بە عەرەب ناسیۆنالیزمە غەربیە کە سێکولارە وها بە شوێنە دروستکردنە شار، جامعە، دەوڵەت، ساختارە دەوڵەت، مؤسسات و بە شوێنە گلۆری و عەزەمەتە ئوممەیە عەرەبی شکستەخوا. شکستەخواوە بۆمبەس ئەخوا. بە تایبەتی هەیکەل ئەم ناسیۆنالیزمە عەرەبیە لە یەمەنە لە ساڵ 1960 ئەچەقێتە ناوە شەڕێک کە پێی ئێژن ڤیەتنامە مسر. ئەم شەڕە عەرەبستانە سعودی و شایە ئێران بەرزدە مسر و ناسیۆنالیزمە مسری و عەرەبی شەڕەکەن و مسر لە یەمەن ئەدۆڕێت. خب ئالەگرا ئێستا دوای مەرگە جەمال عەبدولناسر هاتنە سەرکارە ئەنوەر سادات داستانە میشل ئەفلەق و حیزب بەعس دەست پێیەکە هاوکاتە تەکە ئەمە ئینقلابە جمهوریە ئیسلامی دەست پێیەکە. نقطەیە مهم والاگرا. نقطەیە کە من بەحسم کرد ئەمە وەکە خاوەرمیانە یا سەرزەمینە کوردەوار ئێشێ بێتە ناو فازە فرقەگەرایی و فرقە دروست بکرێ تا دەوڵەتە جیهانی یەهود کە دەوڵەتە ئێرانی بێت هەموو سەرزەمینە کوردەواری کە لە ڕواڵەت گۆڕی بیخوات بۆ یەهود و بیخوات بۆ نظام سڵتەیە جیهانی و دام و دەستگای کلیسا و کنیسە. 1979 سەدام حوسێن ئەبێتە ڕئیس جمهورە عێراق. 1979 ئایەت الله خومەینی ئەبێ بە ڕەهبەرە ئینقلابیە شیعەیانە جیهان و تئۆریە وەلایەتە فەقیه دەرتێنێ. ئالەگرا اتفاقە گەورەیەکە کەفێ اتفاقە گەورەیە مەسە. شیعەیان تەفاوتیان هەستە کە سونیەکان. من ڕۆژێکە دکتۆر لوقمانە بەڵخەییا قسەیەکم مەترح کرد. وتم
مركز هداية وانسجام الرواية السنيقرية إسلامي والكوي موجود نية للسني بازية ولا السني قرائية تو اتحاد ناتواني دروسكي يقرتوي ناتواني دروسكي چون أساس السني بازي أروات سر الشريعة بازي حاكم كردن الشريعة إسلامي برجامعة أساس الشيعة بازي داستاني كيترياس أساس الشيعة بازي دانان ولي فقيهة جينشين إمام الزمانة تا انقلاب مهدي ولقراج يك اتفاقك في بانقلاب 57 إيران ناقهان شيعيان سرزمين كردوار أولو صاحي ومرجعية أوتوريتا ود صلاة والدولة حاكمة شيعي تمام الشيعيان سرزمين كردوار خويا منتسب أكن بدولة إيراني وولاية فقيه إيراني قبول أكن خب أما شمول عرب كانك باكستانيا كانك أفغانيا كانك ولقرا لفرقة قرائية الشيعة بازية سني بازي سردرتيري دواي شكستك كبدو سياسة حزب بعث دسبيكا لم فرقة بازية سنية كان وانا وزعيتي كي ترى خانش متفاوتة سلفية سدفية سلفي جهادية سلفية زريفة إخوانية حج مرجعيتي كانية وأم مرجعيته بحج بيناقات حج مرجعيتي كانية خب أم فرقة بازية كي هاوردية خاورة ميانا كي هاوردية سرزمين كردوار نظام سلطي جهاني لم فرقة بازية كي أيواتو الشيعة أيواتو سني وسح حكايتكي وزعية تبعية توماس هابز يستا شرق قشتي لقل قشتي توماس هابز يجي وزعية تبعي شرق قشتي تك قشتيا ولا شرق قشتي تك قشتيا إنسانا كان قرق إنسانا لسر زمين كردوارا لو جيغانيك عرب بازي موجودة وناسيوناليزم عرب بو يكتفاقف امرو فرق جورا وجور إسلامي كالجير دس دولة إيران هداية كليان تقوية كليان برجستة كليان وهات ندرو لجير دس كليسا وكنيسة هات ندرو يكتفاقي أنت ياكف نمونية بارزي ليبي والسوريس للسورية قشتي بر عليها قشتي شركة ظاهرا جمعيتي كي سني مخالفة أكاتك حكومة مشتي علوي لجيرنا وناسيوناليزم عربية كشكستي خوارد وآخرين هيكلي صدام حسين بو وصدام حسين يان قرت وكشتيان لسوريا كمينة علوي يقت فاخف سني بر عليها الشيعة قيامي كرد ولأم سنية فقط لشيعين دا لخوي شدا جبهة النصرة تك ارتش آزاد شركة جبهة النصرة أداة لأحرار الشام أحرار الشام أداة لداعش داعش أداة لقشتيان قشتيان سنين قشتيان ظاهرا بر عليها رجيم علوي والنصرانية سورية شركا بلام أمانا كونك يعني يكتري بشقوي يكتري سرورن القاعدة يجي داعش ويجبيسا داعش يجي القاعدة ويجبيسا كاتفاقي كافت دولة السوري بتماما معنى آمادبو بو حبلوش كردن للايانة نظام دولتية يهودية إيراني أكثرية جمعية عرب سني كوتش دريا كوت نجياني يكتريان لتو باركرد دولة إيراني باڵەکانی خۆی بردە ناو سووریا زينبيون كتائب أهل حق أصائب أهل حق حشد الشعبي حزب الله وحج كام لمانا تك إسرائيل شرناكن تك كي شركن تك فرق سني ساختي دس دولة إيران خب رجيم بعث أفلقي لسوريا تشي كرد
أكثرية كرد وأكثرية جمعية بإصطلاح سنية كأمانة لفرقة سازية خويان ويانا بيكرده بيسربو قلع قميان كر ودولة سوريا وخاك سوريا عملا هات جير دس دولة إيران وعملا وعلى جير دس دولة إيران. سال 1979 صدام حسين يوتر رئيس جمهور العراق استا أدرس دجمن ناسيوناليزم عرب بحزب أفلاقية بعسيو إشي لإسرائيل بقوريت بو كوي بو دولة مجوسية إيراني وناقهن آغاي صدام حسين لجيرنا وبرجستكردن غرور عربا إعلام شر قادسية أكاتشون أترسي لآية الله خميني كفرق قراية الشيعة بخات أودي وبو أو لجيرنا وماشين حزب بعثة نتواني أكثرية الشيعية جنوب إيراقي كنتروكا لكن رأما ناسيوناليزم إيراني بالك دروس أكا لقوم كرد بناوة بالا إيراني بازي وآرياي بازي ودولة إيراني بهاوكارية يهود جهاني لسرزمين كردوارة بش قوم إتنيكيا جنبش دروس أكا حركة مسلحانة دروس أكا كدارو دسية بارزاني بيت يكيتين اجتماعي بيت دروسي أكاد بو خاطري أويكا صدام حسين هم نما يندقية أفكار عرب كاد هم صدام حسين لقورين قواري سرزمين العراق برو زياتر كردن فرقة قرائي وبالو وجدان بالشيعة لو خاكا يارمتي بكاد وأويك ناسيوناليزم إيراني بتمام معنى قدرة من كاد شب بالا الشيعي شب بالا إيراني بازي چه لسر كرد كانوا چه لسر عرب كانوا وناقهان قادسية دس بيكا يالات متحدة أمريكا لزاهرو قرار حماية بكات لإراق بلام إراق لم شراد دسبانا قريد إراق 10 مليوني شار إيران 36 مليوني أكا ارتش الروسي وشك جنگ بزار الروسية قال كومي كي ليقا عربي شيوالا بشتا ككسنة توانية خيفي بقري وأمانة أم شرد روزا كان بو إراق وتشويق إراق كان وتشويق إيران كان تكي يكتريا شر كان تا قباري دولة إراقي ودولة إيراني دربت ولي العصلة دروس كردنا إمبراطورية يهود لجيرنا ودولة إيرانية بس لقرا فاز دو من ناسيوناليزم عرب نكدو جنايتي أقوريت ومعتقدك الشيعة ليهودي كسيف ترى در صورة كمان قشتي ساختي دس يهودن وناقهن إسرائيل بردن خب بشك ايوه فراموشتان كرد او بو تو وقتي قركت عيالك وخوزك وخيالك لكوشريبون بخي همو او منطقيك هنا ام هوزو عيال ابو قلي يسينيتو خلقي تيخي مثلا دكتور كريم السنجابي اجيت قشلاخ ايما لاي بغابو دي برو سابتي بكا رو نتوس برو سابتي بكا دمشق نتوس برو سابتي بكا حلب نتوس برو سابتي بكا ناتواني سابتي كي ناتواني بو جمعيتي انتي هاورقا زاوزيان كردقا وكو دل تركيقن ماهيتي انقراقا ديموغرافيا انقراقا خويان هاتكن جياي جبل حمرينيان بو منو تو تعريف كرقا لزاهر ولسر خطا چوار شقيان تيمان هلداقا امان فرداقا ساسي 100 كيلومتر اولاتري ويجن استعما قطوس بيقرا ما كي كرقيسي من نظام السلطة جهاني ايكا خب بس ايوه زانيتا الناسيوناليزم فازا اولا عرب كالدولة عربي دروس اكا والجمعية عربي دروس اكا ببروسي جمال عبد الناصر شكستي في ايدن وناقهن لآغستين ميشل افلقا دلي تيرن بو خاطري اويكا بو زاوزي كردن امبراطورية ايراني حزب بعثة اشتراكي بسيار مهمة وكزنا برسي آغاز فرقة قرائي آغاز الشر المذهبي والديني كتيريتي ناوي خاورميانا كتيريتي ناوي كردوار
دەوڵەتە ئێرانی تەمامە ئەم گروپە ئیسلامیە جیهادی و تندڕەوانە کێ ساپۆرتیانەکە CIA موساد و دەوڵەتی ئێرانی گەشتیان نمونەیە بارزیان لە سەرزەمینە کوردەوارە حرەکەتە ئیسلامیە مەلا عوسمانە کابرا لە خۆی ناپرسێت تۆ سنیت حزب ئیسلامی سنی چڕەبتێکی بە ویلایەتە فەقیە شیعە هەست تۆ بۆ لەمانە قدرت ئەگری و چەکەگری و ئەسلحە ئەگری و تۆ بۆ بە ئینقلاب خومینی خۆشحاڵی خب نافەهمین تا قوارەکە دەرتێرێ دەوڵەتە ئێرانی و یەهود جەهانی دەوڵەتە عێراق شکست ناخوا لە شەڕە ئێران و عێراقا وەلێ دەوڵەتە عێراق تحت ناوە مۆدەرنیزاسیۆن تحت ناوە دروستکردنە سەرزەمینە عەرەبی تحت ناوە ناسیۆنالیزمە عەرەب تحت ناوە ئێرانی ستیزی و شیعە ستیزی ئەم جارە قوارەیە سەرزەمینە کوردەوار ئەگۆڕێ لەگرا حەڵەبجە دروست ئەکەن و لەگرا ئەنفال دروست ئەکەن بە هاوکاریەکێ بە هاوکاری ئەوانەی کە ئێشێ لەم پرۆسەسە یارمەتی دەربن تا بتوانن جەمعیەت کۆچبن تا بتوانن سەرزەمین لەژێرە دەسە مەردم دەربێرن تا بتوانن هۆڤیەتە تاریخیە سەرزەمینێ بگۆڕن تا بتوانن فینکشنێکی تر و ڕەوایەتێکی تر حەکم بکەن ساڵە 1990 دەوڵەتە عێراقی بە ئیالەتە متحدەی ئەمریکا ئێژێت لە مەیدانە نەفتیە عێراقا وڵاتی دزیەکە و ئەو وڵاتە کوێیتە و ئەختارەدا بە دەوڵەتە کوێیت کە دزی بکە دەوڵەتە کوێیت ئیگنۆرە سەدام حوسێنەکە سەدام حوسێن سەفیرە ئەمریکا بانگەکە و ئێژێ کوێیت دزیمان لێەکە و ئێمەش ئیگنۆرەکە جۆمە ناتۆ سەفیر ئەمریکا ئێژێت کە مەسئلەی وڵاتان عەرەبی بەخۆیان ڕەبتی هەست بێمە ڕەبتێکی نییە یانەیە پێژێ حملە بکە کوێیت سەدام حوسێن حملەیە کاتە کوێیت بە لەشکرە خۆی دەستورەدات هیچ گونە تەجاوز و تەعەدا و ڕاماڵینی نەکەن و کوێیت ئۆستانە 19 ئێمەس و مەحافزەی 19 ئێمەس و سەدام حوسێن ورود دەکاتە ناوە کوێیت بە 24 ساعت و بە 24 ساعت کوێیت دەگرێ گاردە ڕیاسەت جمهوری نە تاڵانەکەن نە دزیەکەن نە پەلامارەکە سەدەن دانێ لە داخڵە کوێیت و زەنگەدات و میدیای جەهانی ئەمە مخابرای کات کە ئەرتەشە سەدام حوسێن خەریکی تەجاوزکردنە بە ژنە و مناڵە ناو بیمارستان دەرتێرێ و شیشەکە بە ناو سکیا و عکسی تەکاگرێ بێ ئەوەی یەک عکس بانە دەرەوە خانمە مارگارێت تاچەر لەگەڵ ئاغایە بۆشە گەورە دائەنیشێت 2 ڕۆژ لە پشتە دەرەبەستا قسە ئەکەن دوای 2 ڕۆژ تێنە دەرەوە ئاغایە بۆشێجە سەدام حوسێن هیتلێرە ئێژە سەدام حوسێن هیتلێرە و ئێمە سەدام حوسێنەکەی نەدەرەوە بەڵام دوایم قسەکەی کات چەندین 10 ڕۆژ توو لە کێشێت تا ئەمانە لەشکر بکێشنە ناوە خاکە عەرەبستانە سەعودی بۆ خاترەوەی لە سەدام حوسێن بن سوالە بەسەر سەدام حوسێن بۆ عەرەبستانی نەگرت سەدام حوسێن بە 2 چەقانەی توانی عەرەبستان بگرێ بە 2 چەقانە توانی یەمەن بگرێ و عەمان بگرێ وەی توانی بگرێ وەی توانی شەڕە ئەمریکا لە دەماغەکانە عەمانەوەکە لەوێ بدا لە ناوەکانە ئەمریکا نە لە بەغابانیان سەدام حوسێن بۆ نەیکرد بۆ خاترەوەی سەدام حوسێن پێی وابوو کە دەوڵەتە ئەمریکا لە پرۆژەهایە کە پێی دەریاگە تا ئەم دەقیقە پرۆژەی ئەمریکا ئەواتە بەرەوە و ئەمریکا خۆشحاڵە و ئەمریکا هیچ کارێ ناکە بۆیە سەدام حوسێن حملەی نەکردە عەرەبستانە سەعودی ئەلا ڕەخمەوەی کە هەر توولی کێشە و نەهاتن ئێستا اتفاقێکی ترەکە فێم دەوڵەتە ئێرانیە کە خەریک بوو شکستی خوارد و ئەمریکا فریایی کەوت و نەیهێشت شکست بخوات و نەیهێشت ئەم گەمەی سەدام حوسێنە سەر بگرێت سەدام حوسێنی خستە ناوە ئەم داوگە بۆ خاتری ئەوەی دیئستێبڵایز بکات عێراق ئەو عێراقەی وا ماهیەتە کوردیەکەی سڕیاوە بەشێکی فرە لە خاکە کوردەواری چوو جەمعیەتە عەرەبیان بۆ کۆچدا جەمعیەتە عەرەبیان هاوردە ناوی
25% سنیان بۆی دروست کرد ئەکسەریەتێکی شیعیان بۆی دروست کرد شیعەکانیان فڕەدا ناو شارسازیان بۆ کرد هاوردیانە سەرەوە ئێستا عێراق وا لە قەبارەیەکە کە ئێشەی بیشێوێنی بۆ بیشێوێنی لەبەرەوەی ئێران بتوانێت حەپەلوشی کاوە بیخوا لەگرا چی لە دەستچووگە ماهیەتە کوردیە سەرزەمینە کوردەوە لە دەستچووگە و لە دەست ئەچێت ئێستا ئێران بە نەمایندگی ناسیۆنالیزمە یەهودیۆ لە پشتە ناوە ناسیۆنالیزمە ئێرانی بە دوو کۆڵەکەی تەشەیع و ئاریایی بازی خەریکە جەولانەدا لە منتەقەکە وڵاتە متحدەی ئەمریکا جریانە ماجەرای 1990 تکرار کرد تا گەیاندیە 2003 کە گەیاندیە 2003 حملەی کردە عێراق و عێراقی گرت گشتکەسی ماتەڵ و وڵاتە متحدەی ئەمریکا حملە بکاتە ئێران وەنەی کرد پێشووتر بابێژم گرتنە ئەفغانستان بە هاوکاری ئێران و ئیتحاد الشمال دروست بوو هەچ کەسێ لە حملەی ئەفغانستان نەکۆڵی گەسەوە بێژی وڵاتە متحدەی ئەمریکا بۆ حملەی کرد ئەفغانستان بۆ چوو و تاڵەبانی لە بین بەر کە گەورەترین دوژمنی دەوڵەتی ئێران بوو بۆ بزانە دەوڵەتە ئەمریکا لە ژێرە ئەم ئتهامە واهیە کە 11 سپتامبر اتفاق کەوتکە و جەماعەتی عەرەبە سەر بە ئەلقائیدە حملەیان کردگە ئەمانە ئەکسەرێتیان کووەیتی عەرەبستانی میسری چووگنداگیانە لە دوو بورجە دووقلووی ئەمریکا لە چکامە مەقسەدەوە بە هدایەتە کێوە بە هدایەتە مشتی عەرەب و کە ئەمانەوانە خاکە ئەفغانستانە و ئەکسەریەت ئەمانە خەڵک عەرەبستانە سعودین وڵاتە متحدەی ئەمریکا حتا ناتوانێت حملە بکات عەرەبستانە سعودی لە ڕووگەی جیهانیشو ناتوانێت کابراچی ئیرادێکی چ مقەسرە کە جەمعیەتێکی شەڕێکیان کردگە خود دەوڵەتەکە ئێلامە شەڕی نەکردگە و دەوڵەت عەرەبستانە سعودی نەبووگە نزات دەوڵەتە تاڵەبان خۆ ئەم شەڕی ئێلام نەکردەوە تاڵەبان خۆ ئەم کارەی نەکردەوە خودە تاڵەبان خۆ نەبووگە تاڵەبان لە ڕۆژی یەکەمە سخەنگووی تاڵەبان بە وڵاتە متحدەی ئەمریکای ژێمە هاوکاریەوە کە ئوسامە بن لادن بگرن هاوکاریتانەکەین بیگرن وڵاتە متحدەی ئەمریکای ژێ نەخێر ئێمەش ئەفغانستان بگرین بە هاوکاری ئێران و ئیتحادە شمال ئەفغانستان دەوڵەتە ئەمریکا دوای چەندین مانگ خاک ئەفغانستان ئەگریت و لەگرا اتفاقێکە کە فێر لە ئەفغانستانە تەمامە جەنگ سالاران خۆیان پێژن ئەفغانی پێیانەژن جەنگ سالار تەواوە ئەو جەنگ سالارانەی وا لە ئیتحادە شمالە ئێران کۆی کردبوون و ئێستا لە ژێرە دەست ئاغای وڵاتە متحدەی ئەمریکا لە ئەفغانستان حکوومەتە دەرەبەگی دروستەکەن ئێستا هەر جەنگ سالارێ بوو خۆی ناوچەیەک ئەواتە ڕێوە و لەگرا گەورەترین دوژمنە دەوڵەتە ئێرانی کە یەک زوانە دەری بەدەسۆ بوو دوو ئیدئۆلۆژیەکی بوو مخالفە ئیدئۆلۆژی دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە ئێرانی چەقی بوو و فقط ئەو شەڕە تاڵەبانیە کرد ئەمریکا بۆی لاورد خب تاڵەبانی لاورد و تهدیدە تاڵەبانی لەسەر خۆی لاورد لەسەر ئێران لاورد وەما هاتە سوراغە عێراقی نابود کرد کە عێراقی نابود کرد ئاغای پۆل برەیمەری دانیا بە حاکمیەتە عێراق ئاغای پۆل برەیمەر تەرحێکی هاورد بە ناوی تەرحە دیبعسیفیکەیشن تەرحە بەعس زودایی یا پاککردنەوەی بەعس لە عێراق بوو دائما يعني تمام ساختار دولة العراق باكو أكيتو يعني تمام أكثرية السنية العراق كالجير حكم ماشينا دو حزب بعثة حاكم مو باكي أكيتو لدى صلاة بالتور مطلق سني لصاحي سياسي عراق حزب بو بدي بعثفيكيشن أغاية بول بريمر وقت تو دی بعثفیکیشن اکی استیش دولت دابنی ام دولت به هاوکاری کیو کیدا یعنی به هاوکاری اعراب الشیعه و به هاوکاری اکراد یهودی اما بلانگویه که تبلیغیه که لجهان عرب السنیه خود امریکا تبلیغیه که خب اکراد اونو یهودی و حامیان یهود و الشيعيش شيعية إيرانية أو نوع حاكمان العراق الجديدة الفدرالية لجير نفوذك يا لجير نفوذ دولة إيرانية العراق بطور مطلق دي استابلايز كري
ئالەگرا قەبارەیە ئەمپراتوریەتی یەهودە ئێرانی دەردێت دوای ئەمە اتفاقەتەوە سووریەت هەست نۆگەی ڕژیمە بەعسە سووریە ڕژیمە بەعسە سووریە ئێشێ سووریە دیئستیبلایزد بکە هەروەکەوە اتفاقێکە لە عێراقا کەوت وەلی ئەم دەفعە اتفاقێکە ئەکەوێ ئەمەسە شیعە بە تەمام قدرەت لە کەمینەوە تەبدیل بێت بە زۆرینە و بێت بە جەمعیەتە حاکم و ڕووسیا قاچیشی تێبخات و ئێران قاچی تێبخات و تورکیا قاچی تێبخات. خەڵ دوای ئەوەی کە سەدام حوسێن لەبێنەچێت دوای ئەوەی کە سەدام حوسێن نیوەی پرۆژەی ئەمانەیە بۆ جێبەجێ کردگە عێراقی تەبدیل کردگە بە دەوڵەتێکی عەرەبی یەک ستەمێکی تحتەناوە ستەمە 25% سنی دروست کردگە یەک سەرزەمینێکی لە کوردەکانەوە نابود کردگە بە هاوکاری و بە پرۆژەیە یەهودی جەهانی و دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە ئەمریکا و حمایەتە حیزب بەعەس ئێستا عێراق استقرارە خۆی لەدەستەدا شیرازەی خۆی لە یەک ئەپاشریت و ئەستێتێ دروست ئەکەن لە ژێرە نفوزە حزب یەهودیە کوردی ئێرانی و حزب شیعەیە و ئەحزاب شیعەیە عێراقی سەر بە وەلیە فەقیهە ئێرانی و دەوڵەتە شیعەیە ئێرانی. شیعەیان بۆ ئەوەڵین بار لە تاریخە یەهود نووسیاگیانە لە مەزڵومیەت دەرتێن و خەریکن لە قەبارە لە ژێرە ئیتحادە نظامە وڵایەتە فەقیه و شەخصیەتە شیعەیە حاکمە قودرەتمەندا خەریکن تەواوە سەرزەمینە خاوەرەمیانە تەواو مناطق نەفتی ئەگرن و وا لە اختیاریانە تەواوی مناطقی نەفتی. لەگەڵ قەومە کورد بە نەمایەندگی ئەحزابێک کە خۆیان بە نوێنەرە کورد ئەزانن و گشتیان بەرساختەیە دەسە نظامە سڵتەی جەهانی و دەوڵەتە ئێرانین خەریکن لە دانانە قەوارەیە دەوڵەتی یەهودی ئێرانیا کۆمەکیانەکەن. سەپاهە قودس پارتی دموکراتی کوردستان عێراق، سەپاهە قودس یەکێتیە نیشتمانیە کوردستانە عێراق، سەپاهە قودس ئەحزابە ئیسلامیە کوردستانە عێراق، کۆمەڵە دموکرات و پەکەکە سەپاهە قودسە مستقیم و غیر مستقیم مستقیم و غیر مستقیم. داستانە عێراق وەسڵکە بە سووریە لە سووریە اتفاقێکە کەفێ بەهارە عەرەبی دەست پێەکە. بەهارە عەرەبی لە دوو کشوەرە بەخوێن ئەکێشێت لیبی و سووریە. ئێستا تۆ دیبعسیفیکیشنەکە لە عێراقا و 25% جەمعیەتە سنیت حەزف کرد حکوومەتە ئەقەلیەت بەر ئەکسەریەتە لە بین برد وەلێ لە سووریە مردم تێتە خیابان و ێژێ الشعب يريد إسقاط النظام ناگەهان دەیان گروپە جهادی ئیسلامی بۆ دروست ئەکەن بە عەرەبستان سعودی بە قەتەر بە تورکیە و بە ئێران تەمامە ئەمانە لە یەکتریەدەن ناگەهان پەکەکە فڕادەنە ناوی بەشە کوردیە کوردستانە داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنە سووریوە و پەکەکە دەسەگرێ بەوە بە هاوکاری ئەسەد و دەوڵەتە ئێرانی وەلەم وەسەتە داعشە بۆ دروستەکەن. ئێستا کارە داعش چییە؟ کارە داعش لە ئاغازە شەڕە فەرقەییە شیعە سونیە ئەمەسە کە خانشە سونیە کە مەرجعیەتی نییە کە هیچ سەرێکی نییە کە هیچ ڕەوایەتی مشتەرێکێکی نییە بەڵکو سنی بازی یعنی وەزعیەتی حەبزی وەزعیەتی شەڕی گشتی تەکە گشتیە ئاغای داعشت لە فازێکی ترۆ دەوڵەتە ئێرانی ئەمریکا و ئیسرائیل بۆ دروستەکە بە هاوکاریە دەوڵەتە سووری. خب تۆ ناگەهان چاوت ئەکەوێ بە سەدان فەرقەوە کەتیبەی مختلف کە لە سووریە سەر دەرتێرن گشتیان سنین گشتیان سنی بازیەکەن گشتیان بەچکە مسلمانە جهادین گشتیان مشتێ ڕیشە بووگەنیان هەز و گشتیان لە یەکتری ئەکوژین. داستانەکەوێت و چی؟ ئەکسەریەتە ئەعزەمە جەمعیەتە سووریە کۆچەکە بەشە سووریە مفید بە تەورە مطلق کە بەشە عەلەویە و بەشە کەنارەکانە دەریای مەدیتەرانەس لە دەمەشق و تا لازەقیە وا لە ژێرە دەسە دەوڵەتە ئەسەدا و بە تەمامە قودرەت دەوڵەتە ئێران و دەوڵەتە ڕووسیە بۆی ئەپارێزن.
ئەمێنێتۆ بەشە لەم یەزرعە سووریە بەشە بیابانە سووریە کە ئەکەوێتە دەسە ئەم جەهادی سەلەفی بازیەی سنی بازیە وەکو گورگ خەریکن یەکتری ئەدڕن و مردمەکە ئەدڕن لەسەرۆ پەکەکە لە ژێرە فەرمانێکا کە ها بەدەسیوە جەمعیەتە ئێمە کۆچەدا بە زۆر بە ناوی گرتنی ماڵیان ئەسەربازی بردنیان و پاشان شەڕە داعشکردنیان جەمعیەتێکی 3 ملیۆنیە کوردەواری داگیرکریاگەر لە نایەن سووریەوە تەبدیلەکەن بە جەمعیەتێکی 1 ملیۆنی و 2 ملیۆن نەفەری کۆچەدەن تورکمەنە شیعە عێراقی شیعە ئەفغانی شیعە سازی ئەکەن و پڕی ئەکەن لە مەناتەقە ئێمە و دەوڵەتە تورکیە شتێتە کۆمەکیان خب دوو کارە بەرعکسەکەن لە عێراق سەدام حوسێن لا ئەوەن دی ئستیبلایزیەکەن لە ژێرە ناوە دی بەعسفیکیشن ساختارە عێراق کۆلەن هەڵەتەکێن 25% سنی عێراقی حەزبەکەن سنی دروستەکەن و شیعە دروستەکەن هۆڤیەتە شیعە و سنی دروستکەری هۆڤیەتێک کە دەوڵەتی یەهودی ئێرانی تێرێتێ ناوی سەرزەمینە کوردەوار و لە سووریە چه اتفاقێک کردێ ئەکسەریەتە جەمعیەتە عەرەبە سنی باز جەدید وەکو زانوو ئەکەونە گیانی یەکتری ئەخۆن و قەپەکەنە سەری یەکتریە و حکمە جەهاد ئەدەن و یەکتری تەکفیر ئەکەن و خەڵکەکە کۆچەدەن و جەمعیەتێکی عەزیمی 8 ملیۆنیە سووری کۆچ ئەدەن و دەریەکەن لە وڵات لە ژێرە ناوە جنایاتە وەحشەتناک و فیلمهای ئینتەرنێتیە کە ئەدرێتە دەرەوە سەرخوردە ئەوەن و وڵاتانە منتەقە قاچی تێخن ئەلە خصوص سووریە 1 ملیۆن کوشتە ئەسێنن لە شەڕە سووریا سەرزەمینیان و جێگەی حیاتیان نابود ئەکەن و دەوڵەتە ئێرانی دەوڵەتی یەهود جەهانی ئێرانی ئێستا بە حیزبوڵایوە بە زەینەبیونیوە بە کەتابە ئەحلە حەقیوە بە حەشتە شەعیبیەوە بە پەکەکەیوە ئێستا خەریکە حکوومەتە شیعی ئەکات لە سەرزەمینە کوردەوارە لە تاران و تا لازقیە تا دەمەشق لە تاران و تا بەغا تا یەمەن ئەمە نەک هلالە شیعە ئەمە مانگە شەوە چواردەیە دەوڵەتی یەهودە و سەرزەمینە کوردەوار قیافەی کولن گۆڕیە بە تەمامە قودرەتۆ و مێخ ئاخر لە دەرهاوردنە قەبارەی سووریە داعش ئەنجامیدا و ئێمە بووین بە کەواسوورە بەرە لەشکرە ناسیۆنەلیزمە ئێرانی لە ژێرە ناو سنی ستیزی عەرەبە سنی ستیزی عەرەبە سنی کولەن موجودیەتی نییە مشتێ ئۆغدەیی مشتێ کەمتار کەوتگنگیانی یەکتریوە لە ژێرە ناوە فرەقە جۆرا و جۆرە سنی بازیە و هیچ وەختێک ناتوانن ڕەوایەتە مشتەرەکێ بێرن و تەنها ڕەوایەتێکە لە فرقە سازی و لە فرقە بازی ئیسلامیا ئیواتۆ شیعە هەست بۆ چون شیعە مەرجعیەتی هەست و مەرجعیەتی لە شەخصا کۆ ئەوێتەوە ئەو شەخصە وەلیە فەقیهە سوڵتانە شیعەس پادشاهە شیعەس ئەمە سنی کە لەسەر شەریعەتۆ تێت ئەو جار خانەشە ئیبن تەیمیەی هەست خانشە ئەبوو حەنیفەی هەست خانشە مالکی هەست خانشە شافعی هەست خانشە سەدەفی هەست خانشە ئیخوانی هەست خانشە هەرچی بووگەنە هەسی و چواردانە سنی یەکتری ناگرن هیچ وەخت پس ئەم شەڕە فەرقەیە سنی شیعە کێ دروستی کرد ئەسەن ئێمە ئەمانزانی ئێمە شیعە بازی و سنی بازیشمان هەست ئەمانزانی نە لە کەیوە ئێمە ئاگاه بووین شیعە بازی و سنی بازیش ئەکرێ کێ دروستی کرد دەوڵەتە ئێرانی لەم شەڕە کە دروستکریا لە ئەوڵە و کێ باختی ئێمە باختمان با بزانن ئیدە لە هەرچی چەکە قودرەتمەندترە خەڵکێکە نەخۆش کرد بە ئیدەیەک بە حەیاتی ڕاز ناوێتەوە بەڵام ئەگەر ئشغاڵە کرد ڕۆژە مەجبوری تەرکیکەی بەڵام ئەم ئیدە هیچ وەخت مەردمە تەرک ناکە کێ شیعەگەری و سنیگەری خستە ناو زەهنە سەرزەمینە کوردەوارەوە دەوڵەتە یەهودە ئێرانی
ئەربابە گەورەی ئەمریکایی خستی زێهنیانەوە. لە ئەوڵە بازیەکەەوە ئەگەر ئێوە شێعەگەری و سنیگەریتان بخوێندایەوە ئەتانزانی سنیگەری لە بەرامبەر شێعەگەریایی دۆڕێنیت و دۆڕاندی بۆ چون شێعەگەری مەرجعیەتی هەست و لەسەر شخص ئەوێسێت، سنیگەری لەسەر شەریعەت ئەوێسێت و خانەش جۆرا و جۆری هەست وەلذا ئەمانە وەکو کەمتارەکەونە گیانە یەکتری و یەکتری هەڵەدڕن. سەمەرەکەی بوو بەچی؟ سەمەرەی زوهورە داعش بوو بەچی؟ بوو بەچی؟ سەمەرەی زوهورە داعش بوو بەوەی کە مدعیان قدرەت لە سەرزەمینە کوردەوارە کە بە ئەستەیتە عەرەبی دەرهات بوون پاک کریانەوە. ئەستە کێ حکوومەت ئەکات لەم سەرزەمینە کوردەوارە؟ مشتی ئەحزابی یەهود ساختە تحتە ناوە کورد و تحتە ناوە شیعەی عەرەب، تحتە ناوە تۆلەرانسە مەزهەبی، تحتە ناوە یزیدی بازی، تحتە ناوە شیعەی غولات بازیە عەلەوی بازی. تۆ لەگراوێنی دەوڵەتی تورکیە سەهمە خۆی گرکە، دەوڵەتی یەهودیە تورکیە سەهمە خۆی گرتگە کەکی ناگەزێت چون پشتی گەرمە بە یەهودی جەهانیوە و دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودی جەهانیە و تورکیە ئەزانێت کە ئێشێ ئاو بکاتە سەر دەسە دەوڵەتە ئێران. لە حەج کوێم تاریخە تۆ ناوێنی تورکیە لە بەرامبەر ئێرانە بێسی، لە حەج کوێم تاریخە ئەم نوێنەرە ئیمپراتوریەتە سنی بازیە ئیسلامیە تورکیەیە ئەرتەشە نهۆمە ناتۆ و نهۆمە جیهان و ئەرتەشە دووەمە ناتۆ زات ناکە لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیە مەوزع بگرێ. بۆشی مهم نییە کە دەوڵەتە ئێرانی بۆم بە ئەتۆمی هەزیانێسی. ئێستا کێ بوو گەسۆ قەهرەمانە ملەتە عەرەب؟ کێ بوو گەسۆ قەهرەمانە ناسیۆنالیزمە عەرەب؟ کێ بوو گەسۆ قەهرەمانیان؟ دەوڵەتە ئیسرائیل. دەوڵەتە ئیسرائیل ئمڕۆ قەهرەمانە ناسیۆنالیزمە عەرەبە. دەوڵەتە ئیسرائیل بەچە دەوڵەتە ئێرانە. دەوڵەتە ئیسرائیل مەسینە هەڵگرە دەوڵەتە ئێرانە. ئێستا کێ ئینحسارە شەڕیتەکە یەهودا هەز؟ یەهود ئیسرائیلی دەوڵەتە ئێران. کێ تا سنوورەکانە ئیسرائیل چووگە؟ دەوڵەتە ئێران. حزب الله لبنان شەڕە یەهود ئەکا یا شەڕە عەرەب ئەکا؟ کامیان؟ شەڕە کێ ئەکا؟ بۆیە تۆ ئێشێ بازیەکە دروست بخوێنی تۆ تا بفەهمی ئەنفال بۆ ئەکەن، تا بفەهمی یەکێتیە نیشتمانی و پارتە دموکرات کێ دروستیەکە، پڕۆژە کە لەم سەرزەمینە ئێمە جێبەجێ ئەکری یعنی چی؟ هەدەف لە دادگاهە ئەنفال چییە؟ بۆ هاوکات دوو هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبیە ئەفلەقی کە دوو کەمینە سوار ئەکا بەسەر دوو ئستەیتە عەرەبیەوە هەرتکیان دی ئستەبڵایزەون و ختمیەتە دی ئستەبڵایزە هەرتکیان بە دوو نەتیجەی مختلف و یەک نەتیجاداتە دەرەوە، بە دوو منتەقە مختلف و یەک نەتیجاداتە دەرەوە. قدرەتمەندکردنە شیعەیە ئێرانی شیعەیە یەهودی لە هەرتک دەوڵەتە، لە هەرتکیانە، هەم لە سووریە هەم لە عێراق. بازیەکە قەشنگ بخوێنەوە. سووریەیەک لە ژێرە دەسە ئەقەلیەتە عەلەوی، عێراقێک لە ژێرە دەسە ئەقەلیەتە سونی، هەرتکیان دی ئستەبڵایزەکرێن، هەرتکیان، وەلێ هەرتکیان شیعە واتوتێنە، هەرتکیان شیعە واتوتێنە. بە هاوکاریە کێ؟ بە هاوکاریە ئەحزاب کوردی، بە هاوکاریە ئەحزاب یەهود ساختەیە کوردی، بە ناسیۆنالیزمە یەهودی زەبانی کە باوکە ناسیۆنالیزمەکان کوێز؟ ئێرانی بازی و ئەنیران بازی یەهودی، زەردەشتی بازی، زاگرۆس بازی، ئێرانی بازی. خب ئێمە چیمان لەدەستا؟ ئێمەیە کورد یەکەم قەوارە ناوە خۆمانمان لەدەستا، ناوە کوردەوار بووە خاوەرەمیانە شەرق ئەوسەد و میدڵیستە یەهودیان و مەسیحیانە کلیسا و کلیسە، ئەوان ناوە ئێمەیەننا. بعد هاتن لە سەرزەمینە ئێمە نووسینگەیان دانیا ناویان یان دەوڵەت. وەختی دەوڵەتەکانیان دانیا جەمعیەتەکەیان گۆڕی، ماهیەتە ئێمەیان گۆڕی، ئێمەیان کردە قەوم، بچووکمانیان کردو، دامانیا بە زۆر ئێمان بردە ناوە شار، ئاڵۆفجەڕەکان و سەرزەمینێکە لە ژێرە دەسە ئێمە بوو پاسداریمان لێ ئەکرد و هەنە خۆمان بوو بەرەبەرە جەمعیەتە عەرەبی تیاوریا.
جەمعیەتە ئاشووری تێهاوریە، جەمعیەتە هندیە پارسی تێهاوریە، جەمعیەتە یەهودە خەزەریە تورکی تێهاوریە و ئەمانە شارسازیان کرد و ئێمە هەر قەرچەوە بووینەوە هەر قەرچەوە بووینەوە هەر ماهیەتە خۆمانمان فەرامۆش کرد. بەغدا سازیان کرد، ناسریە سازیان کرد، ڕەمادی سازیان کرد، ئەممان سازیان کرد، دەمشق سازیان کرد، حەڵەب سازیان کرد، قاران سازیان کرد، ئەسفەهان سازیان کرد. و قەبارەی ئێمە خڕۆ بووە بچووکۆ بووە بووینەوە قەوم خاسی خەسیاین لێمان دریا، مالکیەتیان لێمان سندۆ، شێوەی ژیان و تەولیدیان لێمان سندۆ، زەمینێک کە ناومانی ئەدا هۆڤیەتمان لێی گرتبوو لێمانیان سندۆ، ناویان لێمان سندۆ، فەرهەنگ و تاریخیان لێمان سندۆ، میراتیان لێمان سندۆ، کوژریاین، خەفە کریاین، خومان گۆڕیا، بووینۆ سوالکەر، بووینۆ برسی، بووینۆ مەسینە هەڵگر، بووینۆ بێ ئەخلاق، بووینۆ بە کەواسوورە بەرە لەشکەر، ئیستە تەقسیم کریاگین بەسەر ناسیۆنەلیزمی یەهودی ئێرانی شیعیە و بەسەر فرقەبازیە سنی بازیە یەهودی سازە. خەریکین سەرزەمینمان نابوو دەکەین تا قەبارەی ئیمپراتۆریەتە یەهودی ئانوسیە ئێرانی سەر دەربێرێ، گەورە بوێت و ئەستقرار پێیاکات. ئەم تەحلیلەم بۆ یە کرد تا ئێوە بفەهمن ئەنفال بە ئاسانی تەرحی ئەدعای ناکرێت. ئەنفال بە ئاسانی تۆ ناتوانی بڕۆی یەخەوەی سەدام حوسێن بگری و نەپرسی سەدام حوسێن تۆ کێ دروستی کرد؟ حزب بەعسە ئیشتراکی کارە چ بوو؟ حزب بەعسە ئیشتراکی بۆ کەوتە ناوە شەڕ، حزب بەعسە ئیشتراکی بۆ وای کرد. کێ ئەم سیاسەتانەی داوە سەدام حوسێن؟ کێ ئەمەیدا بە بەعسە ئیشتراکی کە جێبەجێ بکە؟ داعش کێ دروستی کرد؟ کێ دەمۆگرافیایە تەواو منتەقەی گۆڕی؟ کێ ئیستە تارانی بەستگەسۆ بە لازقیەوە دەمشق؟ کێ ئەمڕۆ حکوومەت ئەکا لەوێ؟ کامە تەفەکر ئەمڕۆ خاوەرمیانەی تەنی دەسۆ؟ کوا وڵاتانە عەرەبی؟ وڵاتە عەرەبیە ماگە مەگەر، هەس مەگەر، مەوجودە مەگەر. عەرەبستانە سعودی وەکو ژنە لەشفرۆشە فاحەشە ئەچی قێنێ لە دوور و ئێران خواردمانی دەسە خۆشوێ ئیسرائیل بارێکەڵڵا. خاندانە فاسدە ئالە سەعودە یەهودیە دۆنەمە و کشوەرانە شمالە ئەفریقایە تەجاوز پێکریاگە نابود بووگە کاول بووگە. عەرەب کیس؟ کی عەرەبە؟ عەرەب هاوریا کە کوردی پێ نابودکەن، خۆیشیان پێ نابود کرد. ئیستە عەرەب بووگەس بە مشتێک کولەی زاوزێکەر وا قەرارە جەمعیەتە خۆی فڕە بداتە ناوە ئوروپا. ئەسەر سەگ ئەدەی لەم ئوروپا عەرەب تێتە دەرەوە. عەرەبە شەش مناڵ و دە مناڵ و یانزە مناڵ تێتە دەرەوە. بڕۆن شارە لەندەن تەغیرە چهرەی داگە بە عەرەبە سووری و لوبنانی، بە عەرەبە عێراقی. و قەبارەیە دەوڵەتە ئێرانی دەرهات، قەبارەیە دەوڵەتە یەهود جەهانی دەرهات و ئێوە لە ژێرە ناوە کوردبازیە یەهودبازیە نەسیۆنالیزمە زوانیە بەدەست خۆتان بە ناو خۆتان سەرزەمینتان لەدەستدا، میراس و تاریختان لەدەستدا، کوژریان، بێهۆڤیەت کریان، بێشەخسیەت کریان و لەم بازیە جەدیدەیشا شرکەتەکەن، چ بە ئیلتجای ئیسلامی فرقەییوە، چ بە ئیلتجای نەسیۆنالیستی ئێرانی بازیوە. ئەمڕۆ پەکەکە بۆ تۆ ئێرانی بازیەکە، زاگرۆس بازی و زەردەشت بازیەکە، شیع بازی و عەلەوی بازی و حلولیەت بازیەکە. ئەمڕۆ یەکێتیە نیشتمانی بۆ تۆ نەسیۆنالیزم بازیەکە، شیع بازیەکە، ئێرانی بازیەکە. ئەمڕۆ پارتی دموکرات هەمان کار بۆ تۆەکە. ئەمڕۆ کۆمەڵە و دموکرات هەمان کار بۆ تۆەکەن. و ئەمما دەوڵەتە ئایندەیە ئێرانی دەوڵەتە هەیکەلە سوڵتانە فارسی شیعیە. ئەم دەوڵەتە بە یەک نەفەر و مەعنا پێیاکە، یەک نەفەر کە جێنشینە ئیمامە زەمانە.
ئەمە ئایندەیەکە کە متەسەوەرە و ئەمە خاوەڕمیانەیەکە کە شێویاگە. بۆچی دەوڵەتە ئەمریکا لە سووریە دیبعسفیکیشنی نەکرد؟ ئەی بۆ لە عێراق دیبعسفیکیشنی کرد؟ دیبعسفیکیشن یعنی چی؟ یعنی بەحزودایی، بەعسی کە لە بینبەر چه اتفاقی کەوت؟ 25% جەمعیەتە سونی عێراقی لە قودرەت حەزف کرد و دەری کردن و شیعەی ئێرانی عێراقی سوارە ملیان کرد. داعشی خستە گیانیان تحتە ناوە نیروی ئەعترازیە سنی بازیە سنیە عێراقی شارە ڕەمادیە و فلوجە و تکریت و مووسڵ و گشتی لە بین برد، گشتی لە بین برد. ئیسە تۆ ئەزانی ئەرتەشە نووریە مالکی بۆ شەڕی نەکرد و مووسڵی بەجێهێشت و دەرچوو. تۆ ئەزانی بۆ مەسعودە بارزانی و یەکێتی نیشتمانی تەئەترە شەڕ داعشیان کرد. تۆ ئەزانیسە تا قەوارەیە دەوڵەتە ئێران دەربێت. ئێستا تۆ ئەزانی دەوڵەتە ئێران بۆ تەئەترە شەنگالی ئەگەڕاتەوە سۆتە قوتبەی سادقی. ئێستا تۆ ئەزانی بۆچی لە شارە سنە خەڵکە سناتە دەرو چەپڵەی لێدای و کوبانی تەنیان نییە سنە پشتی وانە سنەیش ڕۆژی 1 ملیۆن جار لە ژێرە تەجاوزە نظامە وڵایەتە فەقیه یەهودیە ئاوس ئەو هۆلێ هاواری ئەکرد بۆ کوبانی کە دەوڵەتە ئێرانی بڕواتە کوبانی هەمان کاری کە بە سنە کردگەسی بە کوبانیش بیکات. ئەوەی یەهود بە ئێمە کردی، یەهود ئێمەی لە قەومێکی وەحشی حاشیە تەمەدونە ئێرانیا هێشتۆ سوالکەرمانی کرد و عاشق یەهودیمانی کرد. عەرەبی بۆمان دروست کرد و عەرەبی خستە گیانمان و عەرەبیشی خەساند و عەرەبیش هاتە ژێرە دەست دەوڵەتە ئێرانیە یەهودی و یەهودی جەهانی قەبارەی سەرزەمینە کوردەواری حەپەلوش کرد و خواردی و ئێمە گشتمان دانە لەم نابودیە شەریک بووین. سە سوعالە گەورە مەسە بەرادەرانە سونی باز ڕیش بۆ گەنە ڕیش تاشی ئاگە سوێڵ تاشی ئاگە ڕیش درێژەکان. ئێوەی بێشەرەف بۆ لە خۆتان ناپرسنەم سونی بازیە ئێوە لەکوێ ئیتحاد و قودرەتی دروست ئەکا کێ ئەوەی دروست کردگە؟ کێ ئەوەی دروست کردگە؟ بۆ داعش سوارە جبهە نووسراوێ جبهە نووسرە سوارە ئەلقاعیدە ئەوێ ئەلقاعیدە سوارە ئەحرارە شامەوێ ئەحرارە شام سوارە جبهەی ئازادە سووریە ئەوێ بۆ گشتتان خەریکن تەجاوزەکەن و یەکتری. چۆن تۆ غەڵەت ئەەکەی دەست بۆ مەتنێک ئەوەی کە هیچ ڕەوایەتی مشتەرەکێکی تیان نییە و هەر کەسێ بە مەیلە ئارەق خۆی ئەتوانێت معنایە بۆ خۆی بکاتۆ لەم مەتنە وەلێ شیعەیەکی منسەجم لە ژێرە ناوە ڕەحبەریەتە وڵایەتە فەقیه و پادشاهە شیعە ئەتوانێ قەبکاتە سەرەتوە. تۆ کێ دروستی کردە؟ کێ تەمینە ماڵیت ئەکا؟ کێ پۆڵۆ پێ ئەدا؟ کێ مەشهورە دەکا؟ تۆ لەکوێ سەرها وەرگەسە دەر ڕیش بۆ گەنە چەوکەن کەس جواو ناتەوە حاجکە جواو ناتەوە. ئەی تۆ ئەحزابە کوردی کێ دروستی کردەگە؟ لە دڵە کامە مبارزات مستەمەڕە ئومەتە کوردی و لە ئاگاهیە ئومەتە کوردیا هاتکیتە دەرۆ ها؟ تۆ مەشیایە بە ئەنفال معنات پەیا کردایە، بە هەڵەبجە معنات پەیا کردایە، تۆ مەشیایە نیشانت باە خسارەت ئەخەیتە سەرچانە ئەم ئومەتە کوردیە سەرزەمینیان لێ بسێنیت قەبارەیان بچووکەیتۆ تۆ بێژی قەومە کورد قەومە نێژی کورد تەمەدونە نێژی ئەگرا ناوی شەرق الئەوسەط نییە ناوی کوردەوارە. ئێمە خۆمان ناومان وە سەریۆدانیاگە ماتەڵ نەوین لە 100 ساڵە ڕابردوو و 100 ساڵە ڕابردووە بریتانیا بێت ناومان بنێت مدڵیست. شەرق الئەوسەط شەرق الئەوسەتە کێ؟ تۆ مەشیام کارانت بکردایەوە تۆ ناتکرد. تۆ چیت کرد؟ تۆ ئێمەت کردە قەوم، تۆ ئێمەت کردە شیفتەیە دەوڵەتە ئێران، عەزەمەتە دەوڵەتە ئێران، عەزەمەتە ناسیۆنالیزمی یەهودە ئێرانی. تۆ ئێمەت کردە ئەوە. تۆ مردمە ئێمەت گرت تا ئەوان بیکوژن، تۆ مردمە ئێمەت گرت تا ئەوان تەجاوز بکەن بە فەرهەنگی بە هوڤیەتی بە شناسنامەی. تۆ عێراقت معنادار کرد، ئێرانت معنادار کرد، سووریەت معنادار کرد. تۆ کردت ئەحزابە کوردی. بۆ کردت؟ کوامەتنە کوردبازیەکەت؟ کوامەتنە کوردبازیەکەت؟ بۆیە دادگاهە ئەنفالیان وەختی تحقیقەکەی ئێشی خوێندنەوەی تاریخیت بێت تا بزانی لەم منتەقە چه اتفاقێ کەوتگە. کێ دەستورە ئەنفال بە سەدام حوسێنەداوە؟ کێ هاوکاریەکە کە جێبەجێ بکات؟ بۆچی ئێشێ ئەم کارە بکات سەدام حوسێن؟
بۆچی تا جەمعیەتە شیعەیە عێراقی دروست بکات، تا میزانە تەنەفر دروست بکات، شرایط ئامادە بکات کە ناسیۆنالیزمە عەرەبە سونی بڕواتە باوەشە سونیگەرایی بکوژرێت و تەواو بوێت تا قەبارەی دەوڵەتە ئێرانی دروست بوێت. جەمال عەبدولناسر شکست پێدەن، یەهود شکستێدا بەناوە دەوڵەتە بەنی ئیسرائیل و دەوڵەتە ئیسرائیل. سەدام حسێنە بۆ دروستەکەن، حافظ ئەسەدە بۆ دروستەکەن، سەدام حسێن بەرجەستە ئەکەنەوە ئەیخەنە خەتە ئەوەڵە دفاع تەسەنن لە بەرامبەر تەشەیوعە. بۆیە ناوە دەوڵەت و ناوە حملەی قادسیە ئەنێن بەسەر حملەی سەدام حسێنەوە. و پاشان دوای ئەوەی کە بە یەهودی بازی التجای باڵێکی تری ناسیۆنالیزمە ئێرانی لە ناوە ئەحزابە بە ئیسلاح کوردی وە دروست ئەکەن، لەم لاوە ئەحزابە شیعی بە ستونترە ناسیۆنالیزمە ئێرانی قدرتمەند دەکەن. 2300 لا ئەوەن عێراق دیستبلایز ئەکەن، دیبعسفیکیشنی تیاوە کار ئەوەن و لە سووریەم کارە ناکەن و سەرزەمینە عێراق ئەشێوێت ئەشڵەقێت هۆڤیەتە ملیە عێراقی لەدەست ئەدات. ئیستە دوو کەس لەوێ جەولانەدەن، کوردی یەهودی قومی ئتنیکیە وابەستە بە دەوڵەتە یەهودیە ئێرانی، شیعەیە یەهودی وابەستە بە دەوڵەتە ئێرانی. لەم وەسەتە سنی بازی ئەوێت و چی؟ سنی بازی ئەوێت و حکوومەتە تەبیعیە گورگەکان و هەبزی مشتێ ئەحمەقە نادرووسە بێشەرەف بە ناوش سنیوە کەوتگنە گیانە ئەم جەمعیەتە و ئەم جەمعیەتە کۆچ ئەدەن و دەری ئەخەن و دەری ئەپەڕێن و تەواو بوو. ناسیۆنالیزمە عەرەب تەواو، سەرزەمینە کوردەوار خوریا، دەوڵەتە یەهودیە ئێرانی مستەقەر بوو، حکایەتەکەی بەسەر جامعەیە سەرزەمینە ئێمە تەواو بوو. ئێران قدرەتە منتەقەیە، ئەمریکایش هیچێکی پێ ناکرێ، هیچێکی لە دەست نایە، شیعەیان مەوجودن، پلۆرالیزمە، شیعە شەریعەتی نییە، شیعە ئەتوانێ شیعەوێ فاحشەخانەیش دانێ، شیعە ئەتوانێ شیعەوێ عەلیە شەریعەتی ئێژێ وەلی حوبە عەلی بوێت و حوبە عەلی باعەسەوێ هەرچی گوناحەکەیکا پاکۆ بوێت. و ئەمە ڕەوایەتە ئیمپراتوری سازە حاڵیدانە، نە سنیە شەریعەتی. سنیە شەریعەتی هیچ وەخت ئیمپراتوری ساز نەوگە، هیچ وەخت نەیتوانیگە ئیمپراتوری دروستکە، هیچ وەخت لە تاریخە ئیمپراتوریەتی نەوگە، مەرتی کە حاڵیت بوو. ئەم ئیمپراتوریە ئیسلامیە یەهودی سازە بۆ ئەوەڵین بار خەریکە سەر دەرتێرێ و لە ئیلتیجای دەوڵەتی یەهودیا سەری دەرتێرێ. نمونەیە حی و حازری تۆ ئەمڕۆ ئەوێنی خانەشە متەفاوت لە مەتن محەممەد بە ئیلتیجای سنی بازی ئەوێت و حکوومەتە گورگەکان یەک نەفەر مل نادا بەو یەکی و گشتی خەریکن یەکتری ئەکوژن. سەمەرەکەی بوو بەچی؟ ماهیەتە سووریە گۆڕیا، ماهیەتە عێراق گۆڕیا، تحت ناوە دوو کۆرپۆریشن بە ئیلتیجای ئیدارە کونەندگانە ئەم کۆرپۆریشنانە وا لە ژێرە دەسە دەوڵەتی یەهودیە ئێرانیە بە حمایەت و پشتیوانیە یەهود جەهانی و ویڵاتە متحدەیە ئەمریکا. پس ئێمە بەم مقدمە و بەم تەرحە ئیدعا کە بە پرۆژەیەکی سیستەماتیک بەعسە ئەفلەقی ناسیۆنالیزمی یەهودی کوردیە زوانی دەمەقۆپانی بە هاوکاریە یەکتری هۆڤیەتە ئینسانە کوردی، وجودیەتە ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار تێئەگیرێنن و نابودیەکەن. ئەمە تەرحە ئیدعاکەس و ئێمە ئەمە بەڕەسی ئەەکەین نەقش و ڕۆڵە پارتی یەکێتی ئەحزاب ئیسلامی تحت ناوە ناسیۆنالیزمە کوردیە زوان بازی، ناسیۆنالیزمە کۆپیکریاگە یەهودی، هەروواکە ناسیۆنالیزمە عەرەبی زوانی دروست ئەکەن، ئێرانی فارسی زوانی دروست ئەکەن، تورکیە زوانی دروست ئەکەن. ئەمانە تێڕە ناو سەرزەمینە ئێمە و حرکاتە بەعدیان بەڕەسیەکەین. پس ئێمە بەخشێکمان بەڕەسیکردنە حزب بەعسە ئیشتراکیە، دەوڵەتە شیعەیە ئێرانیە، انقلاب شیعەیە ئێرانیە، هاوکاتە تەکە زوهورە سەدام حوسێن، هەیکەل و ئاخرین هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەب ئەم دەفعە بە دیگەریە ئێرانیە شیعە، نە بە دیگەریە یەهودی وەکو جەمال عەبدولناسر، بە دیگەریە ئێرانیە شیعە شکست ئەخوا و فەتحە شیعە تا کنارەکانە مەدیتەرانە و دەوڵەتە و سەرزەمین و قەلەمڕۆوە کوردەوار تەسبیتەوێ. ئەمە ئەوەسە کە ئێمە بەڕەسیەکەین
و بەم سەنگومەنە بەڕێسیەکەین هەر کەسێکی تر سەنگومەنێکی تری وا پێوە بفەرموێت بێ زەحمەت ئێرائەی بدات سەنگومەنە حاکمیەتمان بیستەگات قسەکانە پارتی و یەکێتی و ئەحزابە حەلیمە دەستنیشاندەیە یەهودی سازە دەوڵەتە ئێرانی سازە و ناڕوودێ مەردەمە کوردمان شنەفتەگە ئێمەش تەرحە ئەدعایە خۆمان کرد هەر کەسێ ئێژێوان نییە خۆی بە دەلیلێک ئەزانێت بەچە حیزبیە نۆکەری یەهودە نادروسێکی بێشەرەفە بفەرموێت بەشداری بکات و خلافەم قسانی ئێمە سابت کات و بێژێت کوێ ئەم قسەی ئێمە ئەشتبا بوو بێت بێژێت فرقەسازی و فرقەگەرایی سنی بازی و یەهودی بازی و شیعەبازی کێ هاوردی کێوە زۆر عێراقی کردە سنە شیعە کورد ئەمە لە کەی تاریخە ئەم عێراقە مەوجود بوو لە عێراق ساختە شدەی 1921 استقلال پیا کردگە 1929 سی کێ ئەم سنە شیعە و کوردی دروست کرد کێ دروستی کرد کێ خۆتان دروستان کرد کێ دروستی کرد ئەم سنە شیعە لە کێوە هات کێ هاوردی لە کوێوە فێران قسانە بوون کێ فێرتانی کرد ئەم ئەحزابە ڕیز و دروشتە سەلەفی و سەدەفی و سەقەفی و ئەمانە کێ هاوردنیە سەرزەمینە ئێمە کێ هاوردنی لە عەبدولەتیفە بۆگەنە زەریفە ژنبازە تاما بەقیە جەهادی و سەلەفی کێ هاوردنی کێ دروستی کردگن کێ فاوندی پێداگن کێ حەمایەتی کردگن بێن بزانم ئێوە کێ دروستانی کردگە ئەبنە تەیمیە دروستانی کردگە یا دەوڵەتی یەهود جەهانی دروستانی کردگە دەوڵەتە ئێرانی کێ دروستانی کردگە تا بزانم ئێوە لەم تاریخە معاسرەوە من کۆڕنۆمەتری هاتمە سەری لەکوێ وجودتان بووگە لەکوێ مەوجودیەتتان بووگە لەکوێ هەن ئێمە یەکشەوە وامانە پێ نەهاتە وها کاول نەوین وایان پێمان کرد هەر نەمانزانی حزب بەعسە ئشتراکی ئەفلەقی لەکوێوە هات هەر نەمانزانی ئەم پرۆسەیە دیبەعسەفیکەیشنە ئاغای پۆل برەیمەرە بۆ هات مەگە ڕژیمە بەعسە عێراقی وەکو ناسیۆنال سۆسیالیستە ئاڵمانی بوو کە تۆ دیبەعسەفیکەیشن بکەی سەمەرەکەی بوو بە چی ئەوەی کە عێراق ئانستەبلایز بوو ئیتر ئامریکا نەیتوانی تیادانیشێ سەمەرەکەی بوو بەوەی کە شیعەیە ئێرانی ئێشە حاکم بوێت دە ئەمریکا بۆم کارێ کرد بۆ کردی گەوجە گێجە مەگە ناژن بابامانە و فرە حاڵیەسی و فرەتی ئەگا بریتانیام کارەی بۆ کرد ئەی سووریە بۆ وای پێهات بۆ ئەقەلیەتێکی 11% سووریە ئەمڕۆ بووگە بە ئەکسەریەت ئەی لوبنان بۆ وای پێهات بۆ لوبنان کڵاپسی کردگە لە لوبنانە هیچ ئەکسەریەتێ مەوجود نەبوو بۆیە ساختارە لوبنان ساختارە فرقەیی بوو وەرێ ئەمڕۆ شیعە ئەکسەریەتە لە لوبنانە کێ ئەم گشتە زاوزەیە کردگە بەمانە کێ ماهیەتەی گۆڕی مشتی ئاخونە حیز لە ئێرانە کردیان ئەرێ مشتێک کەویر نشینی یەزدی ئەم کاریانە کرد ئەرێ ئێستا فەهمیتان و وەختی ئیسرائیل قەرارەبانە نیر و گاهنە تەنز دیتان دەوڵەتە تورکیە تەکان ناخوا دەوڵەتە تورکیە خۆی نۆکەرە یەهود جەهانیە خۆی ئەزانێ ئەمە کێس ئەربابە گەورە کێس ئەربابە ئەوەڵ لە سەرزەمین و کوردەوارە دەوڵەتی یەهودی ئێرانیە دەوڵەتی تورکیە مەسینە هەڵگرە دەوڵەتی ئێرانی ئەوە حاڵیتان بوو بۆیە یەک دەحفنەتاندی دەوڵەتی یەهودەی تورکە خەزەری لە بەرامبەر نەوەویە ئێرانە بوێسیت یەک دەفعە چۆنە دنیازیقی کردگە لە شیعەیە ئێرانی ولی ئیخوانە تورکی ناترسێ لە شیعەیە ئێرانی چۆنە بۆ ناترسێ جەمعیەتێکی 30% 40% عەلەویشی واتیە تورکیە ئیخوانی بۆ ناترسێ کێوا لە پشتە تورکیە ئیخوانیا تورکیە ئیخوانی قەشەنگ محکەم وێسیاگە تەکان ناخوا ئەو لە شکایەتی لە دەوڵەتە ئێرانیش نییە نێسی دەرگیش ناوێتەکیە
تبين هذه كل زلكان بين ترحم الدعاب كان هذه تحليلي كان مخاورم يعني هذه تحليلي كان ايوه بين بمن بيجن فاز دوم الناسيوناليزم عربي شكلي بو فرقي شبو تك فاز الناسيوناليزم جمال عبد الناصر ياك لورنس عربستان ودا سي بيكر وبجمال عبد الناصر تواوبو مش الافلق كي هاوردي اذا كان مش الافلق شبو كمينة بسر زورينا بزوان حاكم بويد اما قشتمان عربين قيناك مسيحين وقيناك شيعين وقيناك سنين كي هوفية الشيعة والسني واماني هاوردنا ومردما كي هاوردي خوي هروا خوي بو هروا بو موجود بو بهالصورت امانه سنگومنه دادگاه انفاریان بو اما بم التجاوه روین بررسیه کین جای سگرک مانا بزانین لبروسیسی که خانش افلاقیه ناسیونالیزم فاز دوم تیرن ناسیونالیزم فاز دوم اشی کار بکات آغاز تنفر فرقی بکات هویت بدا بفرقية الشيعة وبادشاه الشيعة وولي فقيه الشيعة وقوري بكاتو لكنار أما عناصري كأتوانا لبرامبرا أما بيوسن نابوديان بكاولا بينيان بوات أما برسية كين دولة إيراني دو بالي هس بالا آريا بازي يهودي بازي كأحزاب قرد أقريتو بالا الشيعة بازي حلولية بازي منجي بازي ما شيع بازي مسيح بازي كمسيحية أقريتو كيهودية أقريتو كشيع بازي أقريتو قشتي أم إيدبو قناني ويهود تيريتي للشيعة ولدولة إيران التكميلة شبه آريا بازيوة زردشت بازيوة أهورا ومزدا بازيوة أهريمن بازيوة شبه بالا منجي بازي مهدي بازي مسيح بازي ماشيع بازيوة قشتي أقريتو تا بفهمي الشيء أساختي دس كيس چون بازي كرده وإم إسلامه چون توي آوس كرده كي هاورد يسي وأما سني بازي بيجقل الشر بيجقل قتل وغارت بيجقل وضعية تبعية حابز مردمان الشكت بون وحاضر بون بو أمنية لحزية أمنية برو نجير بارد سحر كسيك برو نجير بارد سحر كسيك بمسمومنا إما بردوامي أكين دادگاه أنفاليان لا يوخ